میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەداتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتوان بۆ ئامادەکردون دەخوازیین کە سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاسدانێت بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن مێدەکەین پرۆگرامێکی ئەمڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت و بڕگانی بۆمان ئامادە کردوون باسکردنە لە هۆکارەکانی زیادبوونی کێشۆگرفتەکانی نێوان خێزان بۆچی لە هەرێمی کوردستان ڕۆژانە دەبینین بەداخەوە ئەو بابەتانەی دەبنەوە هۆکارێک زیاتر بۆی خێزانەکان تووشی کێشە و سرێشە بن قسە و باس لەو بارەیەوە دەکەین. لە تەوەری دومی بەرنامەکەمان کە هاوکارمان عیمران ئەمین لە هەولێرە و پێشکەشمان دەکات باسکردنە لە پرۆژەی فێرکردنی خوێندنی میلی کە بزانین ئەم پرۆژەیە خۆی لە چی دەبینێتەوە ئایا لە وەرزی هاویندا چۆن قوتابیان فێری ئەو جۆرە خوێندنە دەکەن و تەوەری سێی بەرنامەکەشمان باز لە کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانە دەکەین کە ماوەی چەند ساڵێکە کۆمەڵێک ڕێکخراوی خۆبەخشن کە ئەو ئاژەڵانی کە بێلانن یاخود لە شەقامەکاندا هەن خۆیان دەکەنەوە و خواردنیان پێ دەبەخشن و شوێنیان بۆ دروست دەکەن بەگشتی باز لەو کەمپینە دەکەین و لەگەڵ هەوڵ دەدەین پامێرانیشمان وەردەگرین کە زانیاری لە سەرجەم شار و شارشتەکان بۆ عزیز بگوازینەوە دەستپێک دەچینە لای کەشوهەوا کە بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین بینەری دەبین. ئایزان دیارە وەرزی بەرە وەرزی هاوین دەڕۆین وەروە لە کۆتاییەکانی بەهاری شێندەگەرمە هەر لە هاوین دەچێت لەم وەرزانەیە کۆمەڵێک میوە پێدەکا یەکێک لەو میوانەش میوەی قەیسیە کۆمەڵێک سوود و تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە با بزانین ئەگەر قەیسی خۆین سوود و تایبەتمەندیەک لە قەیسیدایە چ سوودێکمان پێدەگات کۆمەڵێک زانیاری وەردەگرین لەسەر سوودەکانی قەیسی.
بەڵازان لە ئەپسەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی زۆربوونی توندوتیژی خێزانی دەکەین کە بزانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە بناغی سەرەکی و ڕۆڵی سەرەکی خێزان لێرەدا چی و پەروەردەیەکی تەندروستی جوانی خێزان تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە توندوتیژی خێزانی کەم بکرێتەوە هەروەها چارەسەرەکان چین لە ئێستادەوە ئایا لە هەرێمی کوردستاندا بۆچی ساڵ لە دوای ساڵ توندوتیژی خێزانی ڕوو لە زیادبوون دەکات و چۆن هوشیاری هاوڵاتیان بەڕادەیەک بەرز بێتەوە کە کەمتر توندوتیژی خێزانی بەرامبەر یەکتری ئەنجام دەن گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ بەڕێز خاتوو گۆنامەجید پارێزەر خاتوو گۆنا زۆر بەخێرمێ. زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بۆم بەناسینی ئێوەی بەڕێز. زۆر سپاس زۆر بەخێرێ. خاتوو گۆنا ئێمە ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین بەگشتی دەزانین کە لە زۆرێک وڵاتاندا توندوتیژی خێزانی هەیە بەڵام سەبارەت بە هەرێمی کوردستان هۆکار چییە کە ساڵ لە دوای ساڵ مانگ لە دوای مانگ توندوتیژی خێزانەکان ڕوو لە زیادبوون دەکەن؟ بەڵێ زۆر سپاس سەرەتا بۆم دەرفەتە بێگومان بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ توندوتیژەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان و عێراقیش لە زیادبوونایە بە تایبەتی ئەو توندوتیژانەی کە لە ناو خێزانە ڕۆیە چونکە ئێمە بەبەستمان ئەو توندوتیژانەیە کە لە ناو خێزانە ڕۆیە لەوانەیە زۆر کەس وا بزانێت کە خێزان لە ڕووی یاساییەوە تەنها دایک و باوک و خوشک و براگرێتەوە بەڵام بەپێی ئەو قانونی کە لە هەرێمی کوردستان بەرکارەکە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە و کە لە کاتی ئێستاە لە هەرێمی کوردستان بەرکارە توندوتیژی خێزانی تاوکو و دەرەجە 4 ئەگرێتەوە واتە بەو واتایی کە جگە لە دایک و باوک و خوشک و برا مام و خاڵ و پور و ئامۆزا و پورزا و ئەمە خاڵۆزا و ئەمانە ئەچنە بابی جێبەجێکردنی ئەم یاسایەوە بەڕێزت پرسیارێکت کرد کە هۆکاری زیادبوونی توندوتیژی چییە؟ هۆکارەکان زۆرن ئێمە ناتوانین تهدیدی بکەین تەنها بە یەک هۆکارمان هەیە کە پەیوەندی بە خێزانەکەەوە هەیە هۆکارمان هەیە پەیوەندی بە دەرەوەی خێزانەکەەوە هەیە جاری وا هەیە کە ئەو هۆکارانەی کە زەقن و بە تایبەتی ئێمە بە حکمی ئەوەی لە ناو دادگاکین و پارێزەرین و ئیشی بە تایبەتی لەسەر ژن ئەکەین یان لەسەر خێزان ئەکەین زیاترین یان پەیوەندی بە بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانەوەیە بە بەکارێنانی لەگەڵ ڕێزما چاولێکەری و دابوونەریت و کۆمەڵەشتی ترەوە هەیە کەوای کردووە کە تاوانەکان ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبوون بێ جاری وا هەیە ئێمە کەیس هەیە بڕواتانە بێ کە لە ناو دادگاکانە ئەیبینین یعنی ئەحەپەسێنەڵین چۆن ئەم کەیسە لە ناو دادگاکانە بوونی هەیە لە ناو خێزانە بوونی هەیە ئەمە ژەگەڕێتەوە بۆ کرا و کرانەوە خێرایی کە کۆمەڵگە ڕووی لە کۆمەڵگەیە کردو وەخرا بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی کردن و کۆمەڵەشتی تر کە تاکەکانی خێزان بە هەڵا وەریان گرتووە. زۆر باشە خاتوو گۆنا ئەم هۆکارانە زیاد بوون بەگشتی لە هەرێمی کوردستان پێشتر یان با بڵین زۆر جار کۆمەڵێک کوشتن هەیە دەڵێن کلتورە یان کۆمەڵێک هۆکار هەیە دەڵێن تازە هاتووە ینی هۆکارەکان لە چ لە کۆن چ لە نوێ بێنین هۆکارن بۆەوەی خێزانەکان تێک بچن بەگشتی لە ئێستاە خێزانی کوردی دیارترین کێشۆگرفت دیارترین جۆری توندوتیژی ڕوبەڕووی خێزانی کوردی بۆتەوە لە هەرێمی کوردستان یعنی چین سەرەکیترین شتێک کەوای کردو خێزانی کوردی زۆرترین تووشی کێشەیە یان ئەو کەیسانەی دێن لای بەڕێستان لە دادگاکان کە بوونەتە هۆکاری کێشەی ناو خێزانەکان. بەڵێ زۆر بەداخەوە کە ئەمە ڕائەکەێنم زۆرترین ئەو کەیسانەی کە لە ناو دادگاکانی توندوتیژیە هەیە و بیزەبت لە ناو خێزانە هەیە بە نیسبەت ژن و مێردەوە کەیسی خیانەی زەوجیە کە بە هەموو جۆرەکانیەوە ئیتر ئایا مادەی 377 قانونی عقوبات شمولی کاکە ئەو کەسە لەگەڵ کەسێکی ترا عیلاقی جنسی هەبوو بێ یاخود مادەی 7 خێزانی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی شمولی بکات کە ئەویش ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ کەسێکی ترادا ئەنێ ئیتر ئایا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بێ ئایا لە ڕێگەی نامەناردن و بۆ نمونە ڕسم ناردن و ئەم شتانەوە بێ بەداخەوە کە لە کاتی ئێستێشا ئەم کەیسانە لە دادگاکانە بەرەو ئەوە ئەچێت کە ئەم کەیسانە وەرنەگیرێت یاخود ئەگەر وەریش بگیرێت لە کۆتاییە دائەخرێ ئێمە هیوادارین کە زۆر بەباشی ئەو کەسانی کە لە یاسایە ئیشەکەن ئەو کەسانی کە لە بواری خێزانە ئیشەکەن زۆر تەرکیز خەنە سەر ئەم حاڵەتە چونکە بەجددی ئەمە خێزانی کوردی بەرەودا ڕمانە با لەبەرەوەی لەگەڵ کولتور و دین و عادەتی ئێمە ناگونجێ پێش هەموو شتێک ئێمە وڵاتێکی ئیسلامین کەواتە ئەبێ ئێمە یعنی مقەید بین بەو کۆمەڵە ئادا بەجوانی کە دین
بۆی داناوین ناکرێ بۆ نمونە کە ئافرەتێک یان پیاوێک کە لە هەردوو ڕەگەزەکە هەیە بڕوا پەیوەندی لەگەڵ کەسێکی ترادا بنێ کە لەبەرەوەی پەیوەندەکان نەچۆتە بابی ئەوەی نەگەشتۆتە ئەوەی کە عیلاقی جنسی لە بینیانە ڕوویبا جوودبوونی جنسی لە بینیانە ڕووبا ئیتر ئەم کەیسا دائەخرێت و هیچ عقوبەیەکی ئەو کەسە نابدرێ چونکە ئەم ئێمە دوجارە بێت بەس لە خێزانە تەنها لایەنە یاسایەکەی لێک نەینەوە بەڵکو لایەنە کۆمەڵایەتێکی لێک بینەوە لایەنە دەروونەکەی لێک بینەوە هەموو ئیشکردنی ئێمە بۆ ئەوە بێ کە کەمترین خێزانی کوردی هەڵبۆشێتەوە. زۆر باشە خاتو گۆنا پێدوانیە زۆربوونی تاوانەکان زۆربوونی توندوتیژی خێزانیەکان نەبوونی هوشیاری هاوڵاتیانە سەبارەت بە سزا و یاساکان بۆ نمونەگەر کەسێک توندوتیژیەکی خێزانی بەرامبەر بە بنەماڵەکەی یاخود یەکێک لە بنەماڵەکەی یاخود یەکێک لە خێزانەکەی ئەنجام بدات ئەگەر زانیاریەکی هەبێت لەسەرەوەی کە ئەمە سزاکەیەتی لەوانەیە سڵ بکاتەوە لەو تاوانی کە ئەنجامی دەدات. بێگومان ئێمە دایم ئیشمان لەسەرەوە کردووە پێشەوەی تاوانەکە ڕووبا با نەهێڵین ڕووبا نەک ئەوەی تاوانەکە ڕووبات و ئێمە بین کۆمەڵە چارەسەری بۆ دابنین چونکە خێزان ئیشکردن لە ناو خێزان و ئەو یاسایی کە تایبێتە بە خێزانە بێت زۆر بە حساسی ئیش لەگەڵ خێزانە بکرێ بۆ لەبەرەوەی ئێمە ئیشەکەمان ئەوەیە کە ئەو یعنی ئەوینە هەڵەوەشێتەوە ئەو خێزانە هەڵەوەشێتەوە کە جەریمەکە ڕوونەیە بالفعل تۆ بەڕێزێک تیشکی خستە سەر شتێکی زۆر زۆر مهم ئەویش ئەوەیە کە وشیاری تاکەکانە وشیاری خێزانە ئێمە بەنسبەت ئەم حاڵەتەوە سیمینارات دەورات کۆمەڵێ بڵاو کراوە کۆمەڵێ معلومات زانیاری ئەمانەمان بڵاو کردوتەوە بەڵام ئەمە یعنی کافی نییە بۆ ئەوی ئێمە بتوانین هۆشیاری تاو لە ناو خێزانەکانە بڵاوکەینەوە یاخود شتێکی تر هەیە کە لە ناو خێزانەکانە باوە من باسی تەنها ژن و مێردم کرد یان بۆ نمونە تاکەکانی خێزانی تر کچەکانمان بێت یان کوڕەکانمان بێ جاری وا هەیە بۆ نمونە باوکەکە یان دایکەکە نەسیحەتێکی باشی ئەکا وازانێت کە ئەم کەسە مشکی دواکەوتووە لەگەڵ ئەوانە گونجیان بە پێچەوانەوە دایکەکانمان باوکەکانمان نازانن کە چۆن تەعامل لەگەڵ ئەم گەنجەیە بکەن کە بەلاڕێیان نەڕوا کە کۆمەڵێ مجاسەفە نەکا لە ژیانیا وەکو هاوڕێ بێ لەگەڵ یا کۆمەڵە شتەیە بۆی ڕوونکاتەوە و ئێمە دائیم قسە لەسەر ئەوە ئەکەین کە ئەبێت وەشیاری خێزانی لە مەرحەلەی سەرەتایی کە مناڵە خرێتە بەرخوێندنەوە دەست پێ بکە ینی ببێت بە منهجێک لەو مەنهجانەی کە ئێستاکێ ئەخوێنرێت چونکە بۆ بە بەردەوامیش ئێمە توێژەری کۆمەڵاتیمان هەیە لە ناو مەکتەبەکانە لە ناو زانکۆیە لە هەموو شوێنەکە بە ئەم لانە پەری پێ بدرێ با هۆشیارکردنەوە زیاتر بێ بۆ نمونە جاری وا بۆ ئێمە کەیس بۆ هاتۆتە لامان توێتی وەڵام من نەمزانیەوە ئەمە تاوانە لە کاتێکا بەپێی قانون ئێمە مەبدەیەکمان هەیە ئەڵێ الجهل بالقانون لا يعتبر عذرا واتە نەزانین بەرامبەر بە یاسا هیچ عوزرێک نییە کە ئەمە کەسی یاسایی نەبێ کەسێک یاسایی نەبێ ئەمە نازانێ کەسی ئەتیادی نازانێ من ئەگەر خۆم علمێکی یاسایم پێ نەبێ پێم بێت ئەبێ بیگەێنم بە بەرامبەرەکەم کاتە من بە خۆم ئیسفادی لێکم بەس بەرەی چی جای بەرامبەرەکەم خۆ من لەگەڵ بەرامبەرەکەم ئەژیم لەم کۆمەڵگەیە خۆ ئەگەر تاوان کەم بێتەوە منیش ئیسفادی لێ ئەەکەم لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژانیش منیش تاوانم بەرامبەر بکرێ بەڵام ئێمە دائیم ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین کە ئەو کەسەی تونوتیژەکە کات ئەوە هۆشیارکەینەوە ڕاستە ئێمە بەرامبەر هۆشیارەکەینەوە ئەڵین ئەمە مافەکان تا تۆ وا بکە تۆ ئەمە بکە بەڵێ باشە ئەمە بەڕێگەی خۆی بەڵام ئیش لەسەر ئەو لایەنەشکەین کە تونوتیژەکە ئەکات ئیتر ئایا ڕەگەزی نێرە ڕەگەزی مێ خۆ بەس ڕەگەزی مێ تونوتیژی ناکە ڕاستە ڕەگەزی نێر تونوتیژی ناکە ڕاستە زۆرترین ئەو تونوتیژانەی کە ئەکرێ لە کۆمەڵگەی ئێمە ڕەگەزی نێرە بەڵام بە دەریش نییە لەوەی کە ڕەگەزی مێش تونوتیژی بکە تونوتیژی بەمانەی ئەوە نییە کە تۆ بڵێ وەڵا لێیە هەر لێیان نییە تونوتیژی فراوانە وشەیەکی زۆر زۆر فراوانە کە تونوتیژی دەرونی ئەگرێتەوە تونوتیژی لێدان ئەگرێتەوە تونوتیژی جنسی ئەگرێتەوە یعنی زۆرترین مانایەکی فراوانی هەیە بۆ نمونە لەوانەیە کەسەکە یەک حرەکە بکە ئەو حرەکە نەزانێت کە ئەم کەسە تونوتیژی دەرونیە کە جەریمە دروستەکە بڵێ وەڵا خۆ من ئەوەم کە کرد نەمزانی ئەو شتە وایە لەبەرەوە ئێمە ئەبێت زۆر زۆر بە وریایی ئیش لەسەر خێزان بکەین ئیش لەسەر ئەوە بکەین کە لە هەموو بوارەکانە خێزان وشیارکەینەوە چونکە ئەگەر بەم شێوازە خێزانەکان بەردەوام بێ بەڕاستی خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە چێ وەجگە لە تونوتیژەکانیش ئێمە باس لە کۆمەڵشتی تریش بکەین بۆ نمونە جاری وایە ئێمە ژن و مێردێتە لامان ئەڵێت من ئەمەوێت لە مێردەکەم جوابمەوە یان مێردەکەیوێ لێ ئێکاکە کێشەکەتان چییە وەڵا ناگونجێن پێکەوە و تەفاوممان نییە و یعنی سێرەکەی زۆر زۆر بەسیتە کێشەکەیان بەڵام ویان لێ کردووە شتەکەیان گەورە کردووە یان کەسی سێمیان تەدەخول پێ کردووە نازانێت کە چۆن کێشەکە هەلکە
ئەی باشە ئێمە کەسی یاساییمانەیە ئێمە کەسی توێژێری کۆمەڵایەتیمانەیە بۆ ناچی پەنابەریتە بەر ئەو کەسە پسپۆرانە بۆی کێشەکەت بۆ هەلکە من وەک خۆم وەکو پارێزەرێک هەر کەیسێ بێتە لام یەکسەر من ناچم داوای جابوونەی بۆ بەرزکەمەوە ئەگەر محامیش نەکەبم یەم قسە لەگەڵ پیاوەکە ئاکەم ئەگەر بزانم ئەهلی ئەوەیە کە قسە وەرئەگرێ ئەگەر محامی پیاوەکەش بم باماشێ قسە لە گەژنەکەکەم بۆ ئەوەی کە بتوانین خێزانەکان هەڵنەوەشێتەوە لانی کەم وجدانمان ئاسوودەکەین بەرامبەر بەوەی کە هەوڵێک بین کە ئەو خێزانە هەڵنەوەشێتەوە جاری وا بۆ هەوڵەکانمان خۆشبەختانە سوودی هەبوو سەری گرتەوە جاری واشە بۆ سەری نەگرتەوەی ترەوە لە دەسڵاتی محامی دەرەچێت گۆنا باسمان لە کێش و گرفتەکان کرد وەکو پارێزەرێک یاساکانی پەیوەندیدار بە خێزان و بە با بڵێن پرۆسی هاوسەرگیری و بە پاراستنی شکۆی خێزان لە هەرێمی کوردستان کامەڵن گرفتیان تێدانێت چکە دەبینین زۆر جار باس لەوە کراکەوە خیانەتی زۆجی دروستە با یاخۆت جۆرێکی تر لە گرفت هەیە لە خێزانەکان ئێمە گوێمان لێ بووە مەسەن پیاوەکە ژنی دووهەم و سێم و چوارەم مێنێت ڕەنگە خێزانەکانی ئاگادار نەبن ڕەنگە لە ڕووی یاسایی و قانونیشەوە گرفتی نەبێ بەڵام لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراون دێتەچێت لە دادگاکانی باشوور یعنی یاساکانی هەرێمی کوردستان هاوسەنگیەکیان هەیە یاخود یەکسانیەکیان هەیە بەرامبەر ئەو کولتورە یاخ ئەو بیر و باوەڕێی کەوا یاساکە لە هەرێمی کوردستانە بوونجێ چکە زۆر جار کۆمەڵێک کۆتوبەندی یاسایی هەیە لێرەوە گرفت دروستەکە ینی پێمان خۆشە بزانین یاساکان لە هەرێمی کوردستانە تەوازنن لەگەڵ بارودۆخی کوردستان. بەگشتی و یاسانی کە دوو یاساکە زۆر زۆر تطبیقاتی هەیە لە ناو محکەمە و کەیس لەسەری ئەبێنرێ ئەوش دوو یاسامانەیە کە یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و یاسای باری کەسێتی عێراقی کە ئەم دوو یاسایە بەداخەوە یعنی ڕاستە یاسای باری کەسێتی چەند تعدیلاتێکی بەسەراتەوە بەڵام هیچ کافی نییە بۆ ئێستەی هەرێم لەبەر ئەوەی ڕۆژانە تاوانەکان ڕۆژانە کێشە و مشکیلەکان ڕوو لە زیادبوونە ڕوو لە گۆڕانکاریە کەواتە پێویستمان بەوە هەیە کەم یاسانە دووبارە و سێ بارە و چەند بارە هەموار بکرێتەوە بۆەوەی لەگەڵ ئەم بارودۆخۆ تازە و ئەم کرانەوەی کۆمەڵگەیە بگونجێ ئێمە یاسای باری کەسێتی هیچ ژمارە 1970 ساڵی 1959 لە کاتێکا ئێمە لە 2021 ڕاستە کۆمەڵک تعدیلاتی بەسەر هاتووە بەڵام هیچ کافی نییە بۆ ئێستای هەرێمی کوردستان چونکە چۆنەڵی بە هیچ شێوازێ لەگەڵ یعنی زۆربەی بۆ بابەکانی لەگەڵ ئێستایا ناگونجێ بنمونە بۆ ئیشی لەسەر ناکرێ و گۆڕانکاریانە ئەبێ کێ بیکا ئەو گۆڕانکاریانە ئەبێ پەرلەمانی کوردستان بیکات چونکە هەمواری یاساکان لە پەرلەمانی کوردستانەوەیە و چەندین جار لایەنە پەیوەندیدارەکان و یاساناسەکان قسە لەسەرەوە کردووە کە بێ ئەم یاسانە تعدیل بکرێ و یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی کە خۆی لە 7 مادەیەکە ئەبینێتەوە لە کاتێکە ئەمە هیچ کافی نییە بۆ خێزان بۆ ئەم هەموو تاوانە و ئەم هەمووینەی کە لە دادگاکانە ڕوویە جاری وایە دادوەرە بەڕێزەکە دەستی ئەبەسرێ لەوەی کە یاسایەکەیە کە بە شێوەیەکی مەتاتیە یاسایەکەیە کە کۆمەڵک شتی بۆ داناوە ناتوانێت لەوە زیاتر تێپەڕێ یاخود جاری وا هەیە دادوەرە بەڕێزەکە بڕیارێکەیە کاتێککە تۆ چیت ئەو قەراری تەمیزەکەیتەوە هەیئەت تەمیزەی بەڕێزەکە ڕێیەکی تری هەیە یان جاری وای ڕێی تری هەیە ئەگەر ئەم شتانە لە یاساکەیە بە سابتی بێت ئەو کاتە مەجای هیچ لێکدانەوەیەک نابێ بەڕێز باسی شتێکی ترێکرد کە هێنانی ژنی دووهەم و یان زەواج لە درەوەی دادگا و ئەمانەیە بەداخەوە زۆر زانیاری کەم بە لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئەگەر تۆ زەواجێک بکەی لەگەڵ ئافرەتێکا لە دەرەوە کە ئەمە تاوانە ملیێنێ بۆ 3 ملیۆن غەڕامەکەیەتی یان بۆ نمونە ژنی دووەم بهێنی کە لە یاساکەیە کۆمەڵێک مەرجی داناوە کە هەموو مەرجەکان تاواکەری یەکترن واتە ئەگەر یەکێک لەو مەرجانە نەبوو ئەوە تۆ ناتوانانی ئەو زەواجە بکەی لە کاتێکە ئەمە لەگەڵ کۆمەڵگەی ئێمە ناگونجێ لەوانەیە کەسێک بڵێ بۆچی ئەم پارێزەرەوە ئەڵێ لەبەر ئەوەی من واقعیانە قسە ئاکەم لەبەرەوەی ئێمە لە ناو دادگاکانین ئەزانین چی لە ناو دادگاکانە ڕواایە ئەزانین کە بە بۆنەی هۆکارێکەوە لەوانەیە کێشێک هەبوو بێ لەوانێت دەکێشەی تر دروست بوو بێ کەواتە پێویستمان بەوەیە کە یاساکان زۆر بەباشی هەموار بکرێنەوە و ئێمە دەمێکە هاواری ئەوە ئەکەین بەتابەتی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی زۆر پێویستی بە هەموارکردنەوەیەکە لەبەر ئەوەی ئەم یاسایە کە دانراوە بە شێوازێکی زۆر مەتاتی دانراوە و یاسایەکی تازەش بووە لەو کاتەیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە کەواتە کە ئێستا چەند ساڵە چۆتە بواری تەطبیقاتەوە پێویستە ئەم یاسایە هەموار بکرێت و بە شێوازێک لەگەڵ ئەو گۆڕانکاری و ئەو تاوانە تازانی کە ئێستا لە کۆمەڵگەیە ڕوویاوە بگونجێت و دادوەرە بەڕێزەکەش دەستکراوە بێ لە جێبەجێکردنی یاساکەیە. زۆر باشە خات و گۆنە بە زانیاری بخێنە ڕوو بۆ بینەران. بۆ نمونە خۆشە پێشتر ئاماژە بۆ کرد کە زۆرێک لە تونوتیژیەکان خیانەتی زەوجیە لە ئێستادا.
بۆ نمونە ئەگەر پیاوێک خیانەتی زەوجی لە خێزانەکەی بکات بە ڕێگەی پەیوەندیەکە با بڵین بەو شێوازە بێت کە قسەکردن و وێنە و ئەو شێوازێ ئەمەیان چه سزایەکی هەیە لە ڕووی قانونیەوە و ئەگەر ممارەسی جنسیشی تێ بکەوێت ئەوە چ جۆرە سزایەکی بۆ دانرا؟ بەڵێ ئێمە ئەبێ جیازی بکەین لە دەبینی دوو شەیە کە ئەمە قانونیە و یعنی چۆنەڵی لە ڕووی قانونیەوە زۆر جیاوازە. چاوەسمەوەی ئەمە ئەگەر کاتێککە ئەو کەسێک کە خیانەتەکەی لێکراتوانێ بڕۆژکات کات و ئەمە ئەنی دوجار دادگا ئەمە سزاکی بەسەرا دەسەپێنێت ئەم سزایانە چین؟ بەڵێ یەکەم شدێن بەبێت جیازی لە بینی دوو مستەڵەحی قانونیا بکەین ئەویش ئەوەیە یەکەمیان زینای زەوجی دووەمیان خیانەی زەوجی ئەم دوو شەیە لە ڕووی قانونیەوە زۆر جیاوازە چونکە ئەگەر ئێمە بڵین زینای زەوجی ئەمە مادەی 377 قانونی عقوبات شمولەکە کە عقوبەکەی تا حبسە واتە تا 5 ساڵ عقوبەکەی ئەڕوا کە ئەمە ئەبێت ئەو ژن و ئەو دوو کەسە واتە ڕەگەزی نێر و مێکە عیلاقەی جنسی لە بینیانە ڕوویا بێ بەما بەو مانایی کە ئاهات ئێستا بینەرە بەڕێزەکان باش تێگەن بەوەی کە ئەم دوو کەسە لەگەڵ یەکترا سەرجەییان کردبێ ئەو کاتە لەوانەیە بڵێن ئێمە چۆن ئیسپاتەکرێ یەک ئەمە ئیسپاتکردنی زۆر قورسە لە ڕووی دادگاوە بەڵام ئێستا خۆشبەختانە کۆمەڵێک ڕێگە هەیە یەک ئێمە ئیسپاتەکەمان ئەوەیە کە شاهیدە لەوانەیە کەس بڵێ ئەمە شاید لەو کاتەیە چۆن پێبێ ئێمە کەیسمان هەیە کە شاید دەبۆ دووەمیان ئەبێ ئەکچێتە بابی فحوساتەوە بۆ نمونە فحسی ئەو کەسانە ئەکرێت بەوە دەرئەکەوێت ئەنێرێن بۆ لیژنەی توبی تقریری خۆی ئەیە و یەتەوانێ ئەمە ژێکێکە لەو ڕێگانەی کە و حاڵەتی پێ ئیسپات دەکرێت بەڕێز شتێکی تری وروژان کە ئەویش خیانەی زەوجیە خیانەی زەوجی وەکو بەڕێزیشت باس کرد ئەو نامە و پەیوەندی و ڕسم ناردن و ئەو شتانەیە کە لە ڕێگەی تۆرە کۆمەڵایەتیەکانەوە بەیان بە شێوازێکی ئەتیابی بێن نەگاتە کاری عیلاقی جنسی نەگاتە ئەوەی کە جوودبوون ڕووبا لە بینی ئەو دوو شخصەیە ئەمە بەداخەوە پێشووتر مادەی حوتی خێزانی بۆ ئەکرایەوانی و عقوبەکەی ئەدرا کە 6 مانگ بۆ 3 ساڵ بوویان ملوێنێ بۆ 3 ملیۆن غەرامەکەی بوو بەڵام لە کاتی ئەعفو ملوێنێ بۆ 5 ملیۆن غەرامەکەی بوو بەڵام لە کاتی ئێستایا ئەم جۆرە تاوانانە لە ڕێگەی دادگاوە کاتێک دۆسەی بۆ کرێتەوە تحقیقاتی تیا ئەکرێ بەڵام زۆر کات دۆسیەکە زۆر بەداخەوە کە ئێمە زۆر جێگەی نیگەرانیمانە دۆسێکە دائەخرێ لەبەر ئەوەی ئەڵێت ئەمە بەپێی ئەم دادوەرە بەڕێزەکەش ئەتیمادی کردوتە سەر دادوەرە بەڕێزەکان ئەتیمادیان کردوتە سەر قەراراتێکی تەمیزی ئەڵێن کە گوایە ئەمە ئەچێتە بابی ئەعمالی تەحزیری بۆ زینای زەوجی کەواتە ئەمە دەستپێکی تاوانە بۆ زینای زەوجی کە مادەی 377 شمولەکان لە کاتێکە بەپێی ئەو لێکداناوانەی کە ئێمە یاسایی ئەیکەین ئەمە ئەچێتە ئەگەر نەچێتە بابی زینای زەوجی کە 377 بالفعل وایە ناچێتەوە بابەوە بەڵام ئەچێتە بابی مادەی حوتی خێزانیەوە کە تونوتیژی دەرونیە بەرامبەر بۆ شخصە کراوە چونکە بهێنە پێشچاوی خۆت ئەگەر ژن و مێردێک خوانەخواز ژنەکە ئەمە بکایان خوانەخواز مێردەکەی ئەمە بکە ئەمە دەرونیان ئازار ناخوا ئەمە تووشی زەبری دەرونی نابێ کەواتە لەم دۆسیەدا پارێزەر ئەو ڕۆڵە دەبینێت کە بتوانێت ئەوە بۆ دادوەرەکان بسەلمێنێت کە بەڵێ بێگومان ئێمەی پارێزەر ئەوەین کە بەڵگەکان بخەینە ڕوو ئەوەیە کە یعنی هاتنەوە ئەن باشتەکان ڕوونکەنەوە بۆ دادگا بەڵام دوجار بڕیار لە لای دادوەرە بەڕێزەکەیە و ئەم یعنی ئێمە هەر کۆڵمان نەداوە لەوەی کە چەند پارێزەرێکی هاوڕێم دۆستەکانیان تەمیز کردوتەوە بەڵام هەتاوەکو ئەم دەقەیە ئەوەی کە لە ناو دادگاکانە هەیە بەم شێوازەیە کە من ئێڵم بەڵام قابلی گۆڕانکاریشە قابلی ئەوەیە کە گۆڕانکاری بەسەرا بێت ئەم قەرارە هەر چۆنش پێشتر باسمان کرد لە کێش و گرفتی یاساکانە ینی مثلەن دوو هاوسەر هەیە لە ڕەگەزی نێرەکە مەسەن خۆی ئەرباب و چووە چاتی کردو یا شتێکی کردو غەرامە ئەکرێ ینی ئەو غەرامە نەکراوە لاری لێەوە ئێستا 2 ملیۆنیش لێ بسەن ڕەنگە بێتەوە لەگەڵ ژنەکەی ئەونی تر کێشۆ گرفت دروستکاو ینی بەغرامەکە بۆ کێ بێ بۆ خێزانەکەی بێ یاخود حکومت لێ وەرەگرێ ینی ئەمە چۆنیە نەخێر غەرامەکە بۆ حکومت ئەبێت بۆ کەسەکە نابێ بەڵام ئەو خێزانەکەی ئیتر ئایا پیاوەکە بێیان ژنەکە بێ ئەتوانێت داوای تەعویزی مادی بکات چونکە ئێمە هەر کەسێک کە بڕوا سکاڵا تۆمار بکە کاتێک کە سکاڵاکە حکومتیا دەرەچێت و ئیتر ئەم کەسە ئیدانە ئەکرێت ئیتر بە غەرامە بێت یاخود بە حەبس بێ هەنێک کەسێ وازانەی غەرامە حکم نییە غەرامە حکمە و ئەبێ بە پێشینەش بووی ئەو کاتە ئەو کەسی تاوانەکەی بەرامبەر کراوە ئەتوانێت داوای تاویز بکە بەڵام بیرشمان نەچێ ئەو تاوانانەی کە لە ناو خێزانە ڕوئیان ئەبێ لە ماوەی 3 مانگە بڕوا سکاڵا بکە ئەگەر لە دوای 3 مانگەکە لە پێش 3 مانگەکە نەڕوا سکاڵاکە دوای مافەکەی سقوتەکە حتا ئەگەر سکاڵاش بکات دۆسێکەی دائەخرێ لەبەرەوەی لەو مدە یاساییە نەچوە سکاڵا بکە
زۆر باشە پێما بێ دانیا دەرفەتمان زۆر کەمە من بە ئاو بە نادەمەوێت وەڵامی ئەم پرسیارە وەرگمەوە کەواتە یاساکانی تایبەتدار بە بواری خێزان و پاراستنی شکۆی خێزان لە هەردوو ڕەگەز گرفتی زۆریان هەیە لێرە بەڵێ زۆریش بەڵام ئەبێ کشتی تر باس بکەم من وەکو پارێزەرێک لە ڕێکخراوێکیش دەکەم کە ئێمە ساڵانە راپۆرت حازرەکەین جاری وایە لە ساڵێکە دوو جار کە من یەکێکم لەوانەی کە راپۆرت حازرەکەم لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و ئاگام لە هەموو جونگەکانی بڵین زۆربەی جونگەکانی نەک هەمووی چۆنێتی جێبەجێکردنی یاساکە و لە بەرەی مقابلەی دادوەرە بەڕێزەکان و داواکاری گشتی و لایەنە پەیوەندیدارەکان و لیژنەی ئاشتەوایی و بەڕێوەبەراتەکانی تونوتیژی ئەەکەم زۆر باش ئاگامان لە چۆنێتی جێبەجێکردنی ئەم یاسایە ئێمە سبەینێ راپۆرتێکمان هەیە کە لەسەر چۆنێتی جێبەجێکردنی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەموو شار و شارچکەکان کە سبەینێ ئەو راپۆرتە ڕاگەێنین کە کۆمەڵی ئامار و کۆمەڵی ڕاستپاردە و کۆمەڵی کێشە و گیر و گرفتی تایە و کە ئەیخینە ڕوو و ئەیگەێنین بەلانی پەیوەندیدار و ئیشیشی لەسەرەکەین. زۆر سپاس بۆ خاتوو گۆنامەجید پارێزەر سپاس کە میوانی بەرنامەکەم هاویت و ئەم دەفەتت بێمە بەخشی. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزاینی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرنگدایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئۆتەوە بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم.
بە خەدەماتە ئەم ڕاندە ناوی تەلانە 29 ساڵە ڕازگۆیی و کوالەتی باش ئیشی خۆمان ئەوە تەواوە کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی بەدڵنیاییەوە ئەمە قسێکی جوان کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵازان دەچینە سەر تەوەری دوین بەرنامەکەمان کە لە هەولێرەوە هاوکارمان ئیمران ئەمیل پێشکەشمان دەکات باسکردنە لە پرۆژەی فێرکردنی خوێندنی میلی کە بزانین ئەم پرۆژەیە باز لە چی دەکات و قوتابیان چۆن فێری ئەم پرۆسەیە دەکەن. ئیمران سڵای خوار لێبێت و فەرمووم تەوەرێمان پێشکەش بکە. بەڵێ سڵای خوا لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر شەش جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیان هاتنەوە خزمەتی و عزیز و خۆشەویست لە شاری هەولێر. ئەزیزانم ڕۆ باسی پرۆژەی میلی دەکەین. پرۆژەی میلی دیارە پرۆژەیەکی نوێیە میانی میلی خوێندن کە لە هەرێمی کوردستان لە 2016ەوە هاتووە کە کۆمەڵی کار و چاڵاکی غەیری حکومی لە خۆی دەگرێت و جیاوازە لەو خوێندنانەی کە لە قوتابخانەکان و لە زانکۆکانی حکومی دەخوێنرێ. ئەمە کۆمەڵێک خوێندنی تایبەتی تێدایە بۆ منداڵان بۆ گەنجان بۆ لاوەن کە دەتوانن لە ڕێگەی میتۆدی پرۆژەی فێربوونی میلی سوودی لێ ببینن. من ڕاهێنەر کانی خانم لەگەر کانی خان بەخێر بێی کە ڕاهێنەری خوێندنی میلیە. کانی خان حەزەکەم بۆ بینەرانم جاری یەکەم هەر پێناسەیەکی خوێندنی میلی بکەین لەوەیە لە بەرجۆی بینەران و بیسەرانمان ئەمە میتۆدێکی یان ئیشکردنێکی نوێ بێ. ئەگەر بێت و ئێمە باز لە خوێندنی میلی بکەین خوێندنی میلی بریتە لە میتۆدێکی تایبەت کە لەم ساڵانەی دواتر هاتە کوردستان بە شێوەیەکی بەرفراوان کاری لەسەر دەکرێتن. ئەم میتۆدا جیاواز لە خوێندنەکانی تر چەند میتۆدێکی تایبەت بەخۆی هەیە کە دەتواندرێت منداڵان و کەسانی بەتەمەن و ئاسانکار و گەنجان سوودی لێ ببینن و دواتری شاڵا باسی دەکەین کە بە شێوەیەک ئەم میتۆدە بەرفراوان بۆ دەستی بەکارکردن کرد. ئەو میتۆدە سەرەتا لە چێ سەری هەڵڵا و ئێوە وەکو ئەو بڕوانامەی ڕاهێنەری و یان ڕاهێنانی خۆتان لە کوێوە وەرگرت. ئەگەر بێت و ئێمە باسی سەرەتای دامەزراندنی ئەم پرۆژەیە بکەین ئەم پرۆژەیە سەرەتا لە ساڵی 2016 دەستی پێکرد لە سەرەتادا ڕاهێنان کرا بۆ چەند ئاسانکارێک لە شاری سلێمانی. دواتر کە بینیان ئەم پرۆژەیە سەرکەوتن دەبینێ بەخۆیەوە خەڵکانێک سوودی لێ دەبینن گواستیانەوە بۆ بەردەڕەش لە بەردەڕەش 24 خۆبەخش تێدا بەشدار بوون هەمان میتۆدیان بەکارهێنا. لە دوای سەرکەوتن بیریان لەوە کردەوە لە سەرەتادا ڕاهێنەرەکان لە دەرەوە دەهاتن ئەم ڕاهێنانیان ئەنجام دەدا بەڵام بیریان لەوە کردەوە بۆچی ئێمە نین کۆمەڵێک ڕاهێنان لە خودی کوردستانەوە دروست بکەین وە بۆ ئەم بیرۆکەیە گەشەی سند و هاتن لە هەولێر پرۆژەیەکیان دامەزران کە دروستکردنی ڕاهێنەر بوو لە کوردستان لە هەولێر دەستی پێکرد ژمارەی ڕاهێنەران 12 ڕاهێنەر بوو کوڕوکس تێدا بەشدار بوون چەندین ڕێکخراوی حکومی و ناحکومی تێدا بەشدار بوون لە شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆکدا و ئەرچی ئەو ڕاهێنەرە ئەو خولا بۆ ماوەی ساڵێک بەردەوام بوو بەسێ قۆناغی جیاوازدا تێپەڕی. ئەرچی ئەو ڕاهێنەرانە لە ئێستادا ئەوەیە هەڵسن بە ئەنجامدانی ڕاهێنان بۆ ئاسانکاران پێگەیاندنی ئاسانکاران. ئاسانکار چێە؟ ئەو کەسەیە کە لەگەڵ منداڵ کار دەکاتن یاخود لە شوێنێک ئیش دەکاتن. ئەم خوێندنی نافەرمیە کۆمەڵێک میتۆدی تایبەت بەخۆی هەیە کە بەکاردێتن منداڵان تێدا سوودمەند دەبن شێوازێکی زۆر جیاوازترە و ئیسیجابەی زۆر باشترە لە شێوازەکانی. باشەکانی خام پێم بڵێ و خوێندنانیانە و فێرکردانە چین کە لە ڕێگەی پرۆژەی میلیەوە خوێندنی میلی فێر دەکرێن واتە ئێوە زیاتر کار لەسەر چی دەکەن؟
خوێندنی نافەرمی کار لەوە دەکاتن چۆن بتوانێت توانستی گەنجەکان توانستی لاوەکان بەرز بکاتەوە کار لەسەر خودی کەسەکە دەکاتن بتوانێت بڕوا بەخۆبن لە لای گەنج زیاد بکە ئەو توانستەی کە لە هەیەی دەری بخاتن ئێمە زۆر گەنجمان هەیە توانای هەیە بەڵام ئیرادەی ئەوەی نییە بێ تاقی بکاتەوە ئەو توانایە تاقی بکاتەوە خوێندنی نافەرمی هەڵدەستێ بەوە کە ئیرادە بداتە ئەو گەنجە چۆن بتوانێت ئەو توانای پەرە پێ بداتن و هاوکاری بداتن لە ڕێگەی ئەو میتۆدە جیاوازانەی کە بەکاری دێتن یەک لە سیفاتە هەرە گرنگەکانی خوێندنی نافەرمی ئەوەیە کەوا لە کەسەکە دەکا ئەو کەسێک کە بەشدار دەبێت لە ڕاهێنانەکاندا بتوانێت بیرۆکەکانی خۆی هەموو ئاراستی بەشدار بووان بکاتن و بتوانێت پەرەی پێ بداتن جگە لەوەش پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر پتە و دروست دەبێت لە نێوان ئەو بەشداربوانەیە کە لە هەر ڕاهێنانێکدا بەشدار دەبێت باشە باسی ئەومان کرد بێگومان ئەوە یەکێک لە کارەکانتانەوەیە کە توانای گەنج بە دەربخەن بەگشتی گەنجەکانمان لە هەرێمی کوردستان چۆنم پێویستیان بەم جۆرە پرۆژانە هەیە بۆی کە بەڕاستی ئەسپی توانای خۆیان تاو بدەن ئەکییت گەنجی ئێستا بە تایبەت تووشی بێهیواییەکی یەکجار زۆر بووە زۆر پێویستی بەو نوع بەرنامانە هەیە کە بتوانرێت گەشە بە بتوانەکانی بدرێ ئەگەر ببینین لە زۆربەی کاتدا کە قسە لەگەڵ گەنج دەکەین هەز دەکا کە کەسێک نییە پاڵپشتی بکە کەسێک نییە دەستی بگرێتن بۆیە ئەم خوێندنی نافەرمیە بە هەنگاوێکدا دەنێن بۆ ئەوەی گەنج بتوانێت بڕوا بەخۆبوونی بۆ بگەڕێتەوە ئەمە جگە لەوەش خوێندنی نافەرمی بە چەند قۆناغێکدا تێپەڕی دوای ئەوەی کە کۆمەڵێک ڕاهێنەری دروست کرد کە ژمارەیان 12 ڕاهێنەر بوو ئێستاکە لە بڕی ئەو ڕاهێنەرانەی کە پێشتر لە ئەوروپا دەهاتن و لێرە دەوراتیان دەگوتەوە ئێستا ئەو ڕاهێنانە کوردن هەمان شت دەکەنەوە بە چەند قۆناغێکدا پڕ قۆناغی دوای ئەوە بیریان لەوە کردەوە کە ئێمە هەڵسین کۆمەڵێک گەنجی خۆبەخش دروست بکەین بەڵێ ئەو گەنجانە کۆمەڵێک بەرنمەیان پێشکەش دەکرێت لە ئاراستی لە کاتی دەورەکاندا بەشێک لە دەورەکە بە دوو خول بوو خولی یەکەم تێپەڕ بوو لە سەرەتای مانجی شەشداکرا کە باسییان لە کۆمەڵێک بابەت کرد لەوانە مافی منداڵ بوو مافی گەنج بوو مافی خاوەن پێداویستی بوو چۆن بتوانن پرۆژەدا بمەزرێنن هەریەک لەو خۆبەخشانە ئەرچیان ئەوەیە کاتێک دەگەڕێنەوە شوێنی خۆیان گروپێکی تری خۆبەخشی دروست بکەن کە ژمارەیان لە 3 کەس کەمتر نەبێتن ودا چۆن بتوانن پرۆژەدا هەریەک لەو خۆبەخشانە کاتێک دەگەڕێتەوە پرۆژەیەکی دەبێتن پرۆژەی سەرکەوت و هەڵدەبژێردرێتن و پاڵپشتی دەکرێت لەلایەن ڕێکراوە خوێندنی میلی تاوەکو ئێستاکە لە هەرێمی کوردستان بەس ئیشتان لەسەر گەنج کردووە یا خۆ منداڵیش بەگشتی ئێمە کار دەکەن خوێندنی میلی کار دەکات لەگەڵ هەموو چین و توێژێکدا بەڵام لە ئێستادا زۆر فۆکسی لەسەر منداڵ و گەنج کردەوە چۆن منداڵ سوودمەند دەبێت لە خوێندنی نافەرمی ئەگەر بێت و ئێمە ئەو پرسیارە بکەین ئاسانکاران لە ڕێگەی ڕاهێنەرانەوە خول دەبینن ئێوە بێگومان ئاسانکاران پێک دەگەێنن ئێمە ئاسانکاران پێدەگەێنین ئاسانکاران کە دەگەڕێنەوە شوێنی خۆیان کۆمەڵێک منداڵ لە بەردەستیانە لە کەمپەکانە لە دەروەوەی کەمپەکانە ئێستا بیریان لەوە کردەوە بۆ تەنها نازەح و ئاوارەکان بەشدار بن سوودمەند بن لەو پرۆگرامە بیریان لەوە کردوێتەوە کۆمەلگەی خۆجێی خەڵکی خۆشمان ئەوە بوو پرۆژەی خۆبەخشیەکەیان دەست پێ کرد لەگەڵ ئەوەش ئیشاڵڵا خەڵکی خۆشمان بەشدار دەبێتە ئەو یان ڕاهێنانە چین کە بە منداڵی دەکەن وەدەتان هەیە منداڵ لە داهاتوو چۆن بێ ئایا ببێتە خاوەنی بڕیار یان ببێتە خاوەن کەسێکی کە زیاد لە حەدی منداڵی خۆی بیر بکاتەوە بخوێنیانە و بەرنامانە چینەوە دیاری دەکەم بۆ منداڵ ئێمە لە ماوەی ڕاهێنەرەکاندا لەگەڵ ئاسانکاران دایمەن بەپێی پێویستی ئەو کەسانەی کە دێن بەشدار دەبن لە ڕاهێنەرەکاندا و بەپێی توانای ئەوانەوە ئێمە پلاندا دەڕێژین کاتێک کەسێک دێ لە شوێنێک دێ ئێمە تەماشا دەکەین ئەو شوێنەی کاری لێ دەکات فیەکە توانایەکی هەیە بەپێی ئەوە پلاندا دەڕێژین کاتێک دەگەڕێتەوە دەتواندرێت لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی تەرفیهی کۆمەڵێک پەیامی پەروەردەی و تعلیمی پێ بگەێنیتن ئەوە ژوا دەکات منداڵ سوودمەند بێت منداڵ پێدەگەێنێت توانەکانی بەرەو بەرز بوونەوە بڕوە ئاستی توانەکانی بەرزتر بێت منداڵ لە توانایەک توانایەکی هەیە توانای جێبەجێکردنی چی هەیە ئەوانە زۆر گرنگگە ئەمە زۆر جەختی لەسەر دەکەنەوە لە کاتە ڕاهێنانەکاندا باشە ئێستاکە لە چ قۆناغێکدایە پرۆژەی میلیان پرۆژەی خوێندنی ناحکومی لە هەرێمی کوردستان ئێمە ئێستا وەک باسم کرد لە قۆناغی ئەوەدان کە گەیشتێتە کۆمەڵگەی خۆجێی کۆمەڵی خۆبەخش ڕاهێنان دەبینن خولی یەکەمیان تێپەڕاندە خولی دووەمیش لە ماوەیەکی دیاریکراوی هەر ئەم ساڵدا دەست پێ دەکات کە بۆ ماوەی 4 ڕۆژە بە هەمان شێوە ئەوانیش دێنەوە چەند پرۆژەیەکیان هەیە پرۆژەکانش لەسەر ئەساسی کێشە کۆمەڵایەتەکانی کۆمەلگامان دەبێتن
تەقدیم دەکەن و پرۆژەی سەرکەوتو دام دەکرێت لەلایەن ڕێکخراوەوە. کانی خانتۆک و ڕاهێنەرێکی پرۆژەی میلیان خوێندنی ناحکومی ئامۆژگاری چییە بۆ دایک و باوکانیان بۆ گەنجان بۆی کە تەنها ئەوانەی کە تەنها لە ژیاندا گرنگی بە خوێندنە حکومیەکان دەدەن و ئەو خوێندانەی کە لە ژیانی هەمومان دیاری کراوە ئامادەی دواتر زانکۆ و دواتریش ماڵەوە تەنها گرنگی بەوانە ڕاهێنەرێک ئامۆژگاری چییە بۆ ئەمانە؟ ئەگەر بێت و تەماشای خوێندنی فەرمی بکەینەوانەی کە لە حکوومەتەوە جێبەجێ دەکرێت دەبینین شێوازێکی چەقبەستووی هەیە مرونەی تێدا نیە منداڵ تێدا بێزار دەبێتن بەڵام ئەگەر بێت و تەماشای پرۆگرامی خوێندنی نافەرمی بکەیت زۆر جیاوازترا منداڵ وا دەکا حەز بە بابەتەکان بکات. ئەمە تەنها لێرە وایە یان لە هەموو جیهان وایە کانی خانەوەی کە ئەو متابعاتان کردیە؟ نا پێم وایە لە جیهان جیاوازترە بەڵام وەک خۆمان دەزانین جارێ وڵاتی ما نەگەیشتێتەوە قۆناغا پێویستی زیاتری بۆ بەرنامانە هەیە وا دەکا ئەو پرۆگرامی ئێمە وا دەکا منداڵ زیاتر ئیستیجابێ بۆ بابەتەکان هەبیتن و زیاتر توانەکانی خۆی بە دەربێخیتن و دەتوانین لە کەلێنێکدا بڵێن تەواوکەری خوێندنی فەرمی ئەگەر هاتوو لە هەر قوتابخانەیەکیان لە هەر بابەتێکی منهەجیدا بتوانین کەلێنێک بکەینەوە بۆ خوێندنی نافەرمی بە شێوازی ئەو میتۆدانێک کە خوێندنی نافەرمی بەکاری دێنێ ئێمە ئەوانیش هەمان شت بەکار بهێننەوە ئیستیجابەی زۆر زیاتری دەبی ئێمە لە تەجروبەی دەورەکانی خۆماندا دەتوانین ئاماژەوە بەوە بکەین کاتێک بەشداربووان دێن بەشداری دەورەکانمان دەکەن لە سەرەتادا دەبینین زۆر شەرمنن یاخود لەگەڵ یەکتر تێکەڵبوون ڕوونادا لە کۆتایی وەکو ئایلەیەکیان لێ دێتن گروپ دروست دەکرێت پەیوەندیان بەردەوام دەبیتن ئیستیجابە دەکەن یعنی پرسیار دەکەن لە یەکتری بە کاتێک پرۆژەک دەبیتن هاوشاری یەکتر بە شێوەی گروپات ئیش دەکەن یعنی نوع جیاوازێکی هەیە کە سەرکەوتنەکەی زۆر خێراترە لەوانی تر. ئێوە جەخت لە سەرکارکردن بە گروپ دەکەنەوە بۆ زوو گەیشتن بە ئامانج؟ ئەکید ئێمە زۆر هەوڵ دەدەین بە شێوەی گروپ بۆ چونکە کارکردن بە شێوەی گروپ یارمەتی تاک دەداتن بۆ نمونە من بەهرەیەکم هەیە تۆ بەهرەیەکت هەیە بە کۆی گشتی دەتوانین بەهرەکان کۆ بکەینەوە شتێکی زۆر جوان پێشکەش بکەین. ئیسفادەتانیش لەم گروپانە کردووە کە دروستان کردووە بەردەوام و گروپانە چالاکن چالاکی جیاوازیان هەیە داوای هاوکاری دەکەن بۆ نمونە شتی زۆر جیاوازترمان بینیوە ڕاهێنان هەبووە کە تەقدیم کراوە لە کۆتاییدا شتێکی واکراوە یعنی بەشداروان خۆیان سەریان سوڕماوە کە ئەو کارە ئەوان کردویانە. ڕاست واتە کانی خانتۆ ئامۆژگاریان پەیامت بۆ دایک و باوکانەوەیە کە منداڵەکانان ڕابهێنن لەسەر خوێندنی ناحکومیش و لە بەتایبەت لە وەرزی هاویندا کە منداڵەکان زۆرجار کاتی بەتاڵیان هەیە. بەڵێ زۆر باشە جگە لەوەش ئێمە دەتوانین بڵێن خوێندنی نافەرمی ئێستا بە شێوەیەکی کەم لە خوێندنگا ئەهلیەکاندا بەکاردێتن بە حکمی ئەوەی کە سیستەمی ئەوروپی تێدا بەکاردێتن گرنگی بەو بابەتانە دەدەن ئەوە زۆر گرینگە منداڵ لە شێوازی تەقلیدی زۆر زوو بێزار دەبی ئیستیجابەی نابیتن ئێمە وەکو ئینسانی گەورە کاتێک شتێک دەکەین بەکردداری بۆ خۆمان لەگەڵی دەبین باشتر لە خەیاڵ و مێشک و هزرمان دەمێنێ لەوەی کە تەنها بە گوێگرتن. ڕاست ئێمە میتۆدی خوێندنی نافەرمی ئەوەیە کە هەر 5 هەستەوەرەکە تێدا بەکاردێ بیستنە دەست لێدانە بۆنکردنە ینی هەستەوەرەکانی تێدا بەکاردێت. کانی خان ئەگەر بێت و لەوەی ئێستا دایک و باوکێک سەیرمانکە منداڵێکی زۆر ڵی واسێنان لە مەکتەب دەدا بەهۆی ئەو سیستەمە تەقلیدیە کە خۆت باس کرد بەردەوام دووبارەیە لەوەیە بێزار بێ لە قوتابخانە بەهاتنە نێو ئەم جۆرە پرۆژانە منداڵەکە خواستی لەسەر قوتابخانەکەشی بۆ دروست دەبێتەوە بە دڵنیاییەوە چونکە دەبینی زۆر جیاوازە و مادە تەرفێ ئەو مادانێک کە پێشکەش دەکرێت شێوەی چالاکیە چالاکی بەڵام ئامانجێکی پەروەردەیی لە پشتە ئەوە نییە تەنها چالاکی بین منداڵ زۆر حەزی بەو جۆرە کارانەیە هەم لە ڕووی جەستەییەوە بەهێز دەبێتن تۆ کاتێک چالاکێک بە منداڵێک دەکەی هەم لە ڕووی فکریشەوە و زیاتر لە خەیاڵیشی دەمینێ من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە چەندین ڕێکخراو لەگەڵمان بەشدارن لەو پرۆژەیەدا کە ڕێکخراوی گەشەپێدانە ڕێکخراوی UPPە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانە بە هاوکاری هەموو ئەوانەوە ئێمە لە ڕێگەی ئەوانەوە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکە چۆن بوو ئەو ڕێکخراوانە دەهاتن ئاسانکارەکانیان ئامادە دەکرد لەلایەن ڕاهێنەرەکانەوە ڕاهێنانیان پێدەکرا دواتر ئەو ئاسانکارانەوە دەچوونەوە شوێنی خۆیان ڕاهێنانیان هەمان شتیان دەکردەوە لەگەڵ ئەو منداڵانە بەپێی تەمەنی منداڵەکان هەوڵیان دەدا چالاکیەکان بگونجێنن. باش ئێوە بێگومان لە 2016 لە هەرێمی کوردستان خەریک بەرهەمەکانتان چۆن بووە بەوەی کە
ئەو گەنجانەی کە لە ئێوە بوون بە ئاسانکار یا خود دەوری خۆ پێگەیاندنیان بینیوە بەگشتی ئیجابەی چۆن بۆ ئیجابەی و گەنجانە چۆن بووە کاریگەریان هەبووە ژیانیان گۆڕاوە لە دوایەوەی کە بەشداری پرۆژەی خوێندنی میلیان کردووە بەڵێ ئێمە لە سەرەتادا ئیستیجابەی پرۆژەیە تۆز بوو بەڵام لە ئێستادا کە دەبینین گەیشتە ئەو قۆناغە و لە 2016 تاوەکو ئێستا بەردەوامە ئەکید ئەوە گەورەترین سەرکەوتنە کە پیشانی دەداتن و تا ئێستا بەردەوامی هەیە و بەردەوامیشی دەبێتن و پرۆژەی گەورەتریش هەیە ئیشاڵە لە داهاتوودا دەیکەن بۆ بەڕێوەبەری ڕێکخراوەکان بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان خۆی لە خۆیدا ئەوە پیشان دەدا کە سەرکەوتنی بەدەستێناوە کۆمەڵێک گەنجمان گەیشتۆتە پلەیەکی زۆر باش لەو بوارەدا باشە بەشێکی ئیشەکانتان جگەلەوەی لەسەر منداڵە بەشێکتان لەسەر گەنج بۆچی گرنگیتان بە گەنجداوە لە پرۆژەی میلیەوە تا چەند پێویستە ئەنی لە پرۆژەکانی هاوشێوە چکە بێگومان بینەرانمان بە ئەویان لا ڕوون بێ هەر ڕێکخرا و ئەوکی ئەوە نییە لەوەی خەڵکی تریژ ئێستا لە هەرێمی کوردستان خەریکیم جۆرە ئیشانە بێ پرۆژەی میلی ئەگەر ئەو ناوەشی لێرەندا بێ بەڵام بە جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئێستا بە شێوەیەکی بەرفراوە بۆچی زیاتر جەخت لەسەر گەنج دەکرێتەوە و یعنی گەنجەکان چۆنن ئیجابەیان یان فکرکردنەوەی گەنج بەر لەوەی بەشداری لەم پولانە بکات چۆنە وەک دەزانین پێشووتریش باسم کرد گەنجی ئێمە تووشی بێهیواییەکی یەکجار زۆر بووە ئەکید هەموو گەنجەک توانایەکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر هاتوو بەرنمەیەک یان پرۆگرامێکی تایبەت نەبێتن بێ هانی ئەو گەنجە بدات چۆن بتوانێت ئەو توانایانەی بەرەو بەرزتر بباتن و دەری بخاتن ئەکید ئەوی هەموو گەنجێک حەزیلەیە کەسێکە بێ دەستی بگرێتن کاتێک پرۆگرامێکی وا دەبینیتن بۆیە ئێمە زیاتر جەختمان لەسەر گەنج کردەوە پێویستمان بەوەیە بیرۆکەی گەنجەکانمان باشراوە من حەزەکەم لێرە ڕادکردم گەنج هەیە تەنانەت ئەوەندە بێهیوایە بەشداری پرۆژەی ئاواژ ناکە چیت هەیە بۆ ئەو گەنجانە من لێرەوە پێیان دەڵێم هیچ کات کۆڵ مەدەن لە بەشدارکردنی هیچ شتێکی جیاواز ئەکید هەموو بەشداریکردنێک سوودێکی تایبەت بە خۆی دەبێتن ئێوە گەنجن هەوڵ بدەن بێهیوامە بن لەسەر پێی خۆتان بوەستن گەنج توانای تایبەتی خۆیە هیچ گەنجەک نییە بڵێ من هیچ موهیبەکەم نییە ئەگەر بێت و تۆزێک لی بکۆڵیەوە ئەکید هەر گەنجە و موهیبێکی تایبەت بەخۆی هەیە گەنجی زۆر بەتوانەمان هەیە پرۆژەی زۆر جوان دەبینین لە گەنجەکان بەڵام تکایە بێهیوامە بن هەوڵدن باست بینیوتانە گەنجێک لەگەڵ ئێوە بێ جۆرێک لە جۆرەکان میدیەشی زۆردا بێ بەڵام دوای بەشداریکردنی لە پرۆژەکان بە شێوازێکی تر بیر بکاتەوە ئێستا بەڵێ بە ئەکیدی هەمان بووە هەر ئەسڵان لە سەرەتاوە وەکو شتێک کات بەسەربردن هاتووە بەڵام لە ئێستادا بۆتە پرۆژەیەکی بەرنامەی ژیانی کە بەردەوام بێ لەسەر ئەم جۆرە کارانە پرۆژەی خوێندنی میلی بەردەوام دەبێت لە هەرێمی کوردستان بەڵێ بەردەوام دەبێت و ئیشاڵە بە شێوازی زۆر جیاوازتر و هەنگاوی زۆر گەورەتریش بەردەوام دەبێت من حەزەکەم بچمەوە سەر ئاسانکارەکان چکەوە زۆر لە چاڵەچەکانتان جەخت لەسەر پێگەیاندنی ئاسانکار دەکەنەوە تا ئێستا ئاسانکارێکی باشتان پێگەیاندن ئەو ئاسانکارانە چی فێر دەکرێن و دەتان هەوێت چی فێری کۆمەڵگا و منداڵ بکەن ئێمە لەسەر ئەساسێک کار لەسەر ئاسانکارەکان دەکەین بتوانن ئەو کێشە کۆمەڵایەتیانێکی ئێستا هەنە لەلایەنی گەنج و لەلایەنی منداڵەوە چۆن بتوانن چارەسەری بکەن لە ڕێگەی بیرۆکەی ئەوانەوە بەشداری ئەوانەوە لە ڕێگەی تواناکانی ئەوانەوە ئێمە بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین و بتوانن کە چوونەوە شوێنی خۆیان بە هەمان شت بتوانن هاوکاری ئەو منداڵانە بن کە تووشی گرفتێک بوونە منداڵێکمان هەیە لە خێزانێک ناتوانێت بەردەوامی بە خوێندن بدات چۆن ئەو ئاسانکارە بتوانێت هاوکاری بکاتن یان تووشی کێشەیەکی دەرونی دەبێتن چۆن بتوانێت هاوکاری بێتن بە هەموو شێوەیەک ئاسانکار کە دەچێتەوە لای کە خولەکە تەواو دەکاتن میتۆدێکی تەواوی بەردەستە کە بتوانێت کار لەگەڵ منداڵ کانی خان بەو توێژینەوانایە بەو سامپڵانەی کە لە بەردەستی ئەوەن ئەو هۆکارانەی کە زۆر جار منداڵ یا خود گەنج بێ هیوا دەبێت هۆکارەکان بەگشتی مادین یا خود دەرونی کەم کەسە زۆر جار تێک دەشتێت ئێمە ناتوانین مادی بکەینە لاوە مادی کاریگەری یەکجار زۆری هەیە بەڵام بەڕاستی لایەنی دەرونی کۆمەڵگەی ئێمە بەگشتی لە حاڵەتێکی زۆر خراپدایە ینی پێویستە زۆر ئیشی لەسەر بکرێتن خۆمان لە کۆمەڵگەیەکی ناسەقام گیرداینە ئەوانە هەمووی کاریگەری هەیە سیستەمی خوێندنمان هەر ساڵی شێوازێکە دەبینی خوێندن تەواو دەکا هیچی وایەکی نییە بۆ دامەزراندن بەڵام ئێمە دەبێ وا لەو گەنجە بکەین کە تەنها چاوی دامەزراندن نەبێت چۆن بتوانێت لە دوای دامەزراندن بچێت لەسەر پێی خۆی بوەستێتە
بچێ لە سەرکاری خۆی بکاتە یعنی نابێ ئێمە شتەکان بەرتەسک بکەینەوە لە یەکشتدا معنی ئەگەر بێت و گەنجێک توانای مادیەکەشی وەکو پێویست دەبێ بەڵام ئێوە دەتوانن هاوکاری بکەن کە هەم بۆی کە ئیشێکی دەستکەوێ هەمیش خۆی زیاتر پێ بگەێنێ ئەکید ئەتوو کە کاتێک گەنجێک وا دەکەی خۆی پێ بگەێنی تواناستەکانی بەرز دەکەیەوە خۆی لە خۆیدا ئەوە هاوکاریەکی مادی و معنەوی ئەو کەسەیە کە دەیکەی کانی خان دەتوانێت و دڵنیاییەم بدێ کە ئەوانەیەوە باسی دەکەن لە دەورە خولەکانتان تەنها خەیاڵ نیە و بەڵکوواقع چونکە ئێمە بەڕاستی ینی من حەزەکەم ببوورە دەشت بڕم زۆر جار لە نێو گەنجانە یان لە ناو کەسانەی کە نزیکن لە ڕاهێنەری گەشە پێدانێمەرەوەی وە کاوکات پرۆژەکانی فێرکردن و خوێندن لەڵە لەو شانەی کە باسی دەکەن ڕاهێنانەکان زیاتر خەیاڵە و دوورە لە واقع جا ئێمە کار لەسەر ئەوە دەست سەرەتای هەر ڕاهێنانێک کە دێن بیرۆکەی خەڵکەکە وەردەگرین کێشەتان چیە چۆن دەتانەوێت چارەسەی بکەین دێن خودی ئەو کێشانە دەکەینە بابەتی ڕاهێنەرەکانمان باسی دەکەین کەواتە ئێمە زۆر لە دەرەوە هاتبێ و ئەلێرە بە شێوەیەکی خەیاڵی ئیش ناکەین دێن لەسەر خودی ئەو کێشانەی لە ناو کۆمەلگای خۆماندا هەیە کاریان لەسەر دەکەین باش فعلەن کێشەکانتانیش بە شێک لە لای گەنجەکان چارەسەر کردووە یان دەورەکانتان تەواو دەکەن بەبێ کێشەکان چارەسەر بکرێت ئەکید خۆی هیچ پرۆژەیەک هیچ پرۆسەیەک نییە بەبێ کێشە بەڵام ئێمە وەک گوتم یعنی لە سەرەتای هەر ڕاهێنانێک کە دەیکەین ڕەنگە لە سەرەتا کۆمەڵێک کێشە دروست بێ بەڵام کە لە کۆتایی تەواو دەبینن ئەو کێشانە هەمووی تەواو ڕاهێنامان هەبووە نایەکسانی هەبووە لە بینی خەڵکەکە بەڵام لە کۆتایی ڕاهێنانەکە ئێمە شتەمان نەهێشتووە لە ڕێگەی ئەو چالاکیانەی کە ئەنجامی دەدەین وامان نورێ کردووە کە ئەو گەنجە بیرۆکەی بگۆڕە بەرامبەر ئەو شتە باش وعی گەنج و هۆشیاری گەنج لە ئێستادا چۆنە بۆ بەشداریکردن لە وەها پرۆژەیەک گەنجانێکی زۆر هەن حەز بە بەشداریکردن دەکەن بەڵام پێویستیان بە کەسێکە پاڵیان بنێن ئەو پاڵنانە لە کۆمەڵگەی ئێمە زۆر دەبنەوە زۆر زۆرورە ئەکید بە سەرکەوتنی بەرنامەکان و پرۆگرامەکان ئێمە دەتوانین بمینە ئەو پاڵنەرانە بۆ نمونە بەو نمونانەی کە سەرکەوتنیان بەدەستێناوە نیشاندانی بە خەڵکە وا دەکاتەوە ببێتە پاڵنەرێک بۆچی سەرەتا زیاتر لە کەمپەکانی شتان دەکرد لە کەمپەکانی ئاوارەی شتان دەکرد بە حکمی ئەوەی بەشێک لەو منداڵانەی ئەو کەمپانە دابڕابن نەخوێندنەوە پێویستی خەڵکەکە و کێشە و گرفتەکانە ناو کەمپەکان زۆر زیاتر بوو وەک لە کۆمەلگەی خۆجێیدا ئێمە جەختمان زیاتر لەسەر کەمپەکان کردەوە بۆ ئەوەی ئەوان بتوانن سوودمەند بن هەند تەجروبەیەکی زۆر باشیش بوو کە ئێمە بتوانین لە ناو کۆمەلگەی خۆشماندا تەطبیقی بکەین دەتوانین بڵین خوێندنی میلی هاوتەری بەواتە لەگەڵ خوێندنی حکومی بەیەکەوە یان شوێنگرەوەی خوێندنی حکومی فەرمیە ئێمە ناتوانین بڵین شوێنگرەوەی تەواوە بەڵام دەتوانین بڵین تەواوکەری یەکترین یعنی ئەگەر هاتوو هەردوو پرۆگرامەکە بە یەکتریەوە بەکار هات شێوازێکی زۆر سەرکەوتو جوانی تێدا دروست لە قوتابخانە هەیە لە هەرێمی کوردستان هەردوو شێوازی تێدا بەکار بێت و سەرکەوتوو بێ وە گوتم ڕەنگە لە بەشێک لە خوێندنگە ئەهلیەکاندا هەبێ بەڵام لە حکومیەکان تا ئێستا هیچ شێوازێکم نەدیوە ئەگەر هاتوو مامۆستایەک لەلایەن خۆیەوە کە بەشداریەکێک لەو دەورانی کردبێ دەتوانێت تێکەڵ کێشێک بکاتن و ئەنجامی سەرکەوتنی ئەم پرۆگرامەش تێدا دەبینێتە پلانی ئێوە وایە ئەم جۆرە خوێندنەیە بە خوێندنگە حکومیەکانیش بگەێنن چکە بێگومان خوێندنگە ئەهلی و ناحکومیەکان ینی تایبەتن بە چینێک بەڕاستی لەوەی تەواوی چین و توێژی کۆمەلگا شود لە خوێنە ناحکومیەکان وەرنەگرێ پلانتان وایە کە ئەم جۆرە خوێندنەیە یان ئەم جۆری فێرکردنەیە بە قوتابخانە حکومیەکان بگەێنن ئێمە پلانمان هەیە بەڵام تا چەند دەرفەت دەدرێتن و گونجاو دەبێ ئەوە جێگەی پرسیارە و زۆریش حەز دەکەین لە داهاتوودا و هەنگاوە بنرێن بۆ قوتابخانەکان چکە بەڕاستی قوتابخانەکان ئێستا زۆر پێویستی بە شێوازێکی جیاوازتر هەیە باش دەکرێت بڵین ئێستا کە بەهۆی و بەرنامە تەقلیدیە کە هەیە یان جۆرە خوێندنەی تەقلیدیە هەیە هۆکارێکە بۆ ئەوەی کە گەنج بێ هیوا بێ و هاوکات گەنجی سەرکەوتوو داهێنەرمان بۆ بەرهەمنێ لە قوتابخانە و زانکۆکاندا بەشێکی هۆکارە بەڵام خودی گەنجیش خۆی و ئەو بارودۆخە ناخۆشانەی کە ئێستا لە کۆمەلگەکەماندا دەگوزرێت ئەوە هەمووی کاریگەری خۆی هەیە ینی هەمووی بەیەکەوە کاریگەری لەسەر گەنج دروست دەکات ئێمە چۆن بتوانین بین ئەو کێشانە چارەسەر بکەین یاخود کەمیان بکەینەوە بەشێک لە کاریگەریەکان کەم بکەینەوە باش چێ پاڵنەری گەورەی گەنجە و پێویستە چێ بێت پاڵنەری گەنج تا چەند خێزان گرنگە لایەوە ئەکید خێزان بە پاڵنەری یەکەمی گەنجدا دەندرێتن و جگە لەوەش لایانی حکومی و ناحکومیەکان و ڕێکخراوە ناحکومیەکان دەتوانرێت بە پاڵنەری یەکەمی گەنجدا بندرێتن پاڵپشتی بکاتن چونکە تەنها خێزان بەز نییە بۆ پاڵپشتیکردنی گەنج پێویستە تەواوکەری تریشی هەبێتن باش خێزانێک بی هەوێ گەنجەکەی
شکست خواردوو نەبێ و گەنجێکی داهێنەر بێ پێویستە چی بۆ بکات؟ ئەکید بەشداریکردنی خولاتی جیاواز جگەلەوە پەیوەندیکردن بەو ڕێکخراوە حەز دەکەم لە خاڵەکان بۆستین یەکەمیان بەژاریکردن لەو خول و دەوراتانە بۆ نمونە وەکو چی یعنی کۆمەڵی خولی پێگەیاندنی خودی هەیە تاچی هەیە یان کۆمەڵێک ڕاهێنان هەیە واری توانایی مەسەلەن توانای کەسەکە هەر منداڵێک کە لەدایک دەبێت 5 ساڵ کەم زۆر گرینگە لە پەروەردەی ئەو منداڵە ئێمە پێویستە جەخت لەسەرەوە بکەینەوە بزانین ئەو منداڵەت توانایەکی هەیە ڕەنگە منداڵ لە سەرەتادا کۆمەڵێک حەزی هەبیل بەجیا بەڵام لە کۆتاییدا یەک حەسەڵ دەبژێری ئێمە چۆن بتوانین ئەو حەزەی منداڵ گەشە پێ بدەین چۆن بتوانین کاری لەگەڵ بکەین و چۆن بتوانین بخینە ئەو بەرنامانەی کە هەم بخینە ناو ئەو پرۆگرامانەی کە منداڵەکە حەزی لێ نەک بە ئیجباری بخرێتە ناو پرۆگرامێک کە خۆی حەزی لێ نابێت ئێوە گرنگی بە ئازادی بیر و ڕای منداڵ دەدەن بۆ نمونە حەزی لە شتێک بێت لەوەی دایک و باوکیشی پابەرنەوە بەم شتەوە ئێوە جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پێویستە حەزی منداڵەکە جێبەجێکرێ نەک تەنها بیر و ڕای منداڵ بە تەنیا ئێمە بیر و ڕای گەنجیش زۆر گرنگە چونکە ئینسان ئەگەر هات و ئازاد نەبوو لە دەربڕینی ڕا هەر توانایەکی هەبی کە بدەکرێتەوە باش کانی خان باسیەوەت کرد خول و دەوراتەکانی خۆ پێگەیاندن پێویستە خاڵی دووەمە گەر بێت و گەنجێک پێویستی بەچی هەیە و پێویستە لەسەر چی ڕابهێنرێت ئەگەر بڵێن ینی بۆی کە گەنجێکی سەرکەوتوو دەربچێت بەڵێ گەنج خودی خۆی پێویستە لە ڕووی زمانەوە زۆر خۆی پێ بگەێنێتن ئێمە زۆر ڕێکخراوی ناحکومیمان هەیە مەرج نییە بە پارە بچێ بەشدار بێ لەو خولانە زۆر ڕێکخراوی ناحکومیمان هەیە دەستێ بەکردنەوەی کۆمەڵێک خولی زۆر بەسووت بۆ نمونە دەستگای ڕوانگەمان هەیە خولی زۆر تایبەتی هەیە گەنج دەتوانێت بەشدار بێتن با بەشدار بن لەو شتانە نەترسن دەستە خۆش بەکانی خان زۆر زۆر سپاس بۆ قوبولکردنی میواندارێکت بەڵێ زان و خۆشەویستان ئەمە وتەوەرەیە بوو لە شاری هەولێر پێشکەشمان کردن بەو هیوایی کە هەمومان بێکەوە بەشداری ئەم جۆرە خولانەی ناحکومیەکان بکەین بۆی کە لە داهاتوودا گەنجێکی داهێنەر بەرهەم بێ دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆی ناوەندەوە زۆر سپاس بۆ هاوکارمان ئیبرانەمیر و سپاس بۆ میوانەکەت کە ئەو دەرفەتی بێمەبەخشی و میوانی بەرنامەکەمان بوو لە تەوەریسین بەرنامەکەماندا باز لە پرۆژەیەک دەکەین کە ئەویش پرۆژەی پاراستنی ئاژەڵانی بێلانەیە بەڵام پێشەوەی باز لە پرۆژەکە بکەین و باز لە تەوەرەکەمان بکەین راپۆرتێکمان هەیە لەو بارەیەوە بینەری ئەو راپۆرتە دەبین سەگ و ئاژەڵە بەڕەڵاکانی ناوشار هێندە گیرۆدە بوون بەدەست مرۆڤەوە کە نازانن ڕوو لە چکن و کولەبەرێک بکەن بۆ بەردەوامی ژیانیان بەڵام لە کەرکووک لیژنەکانی قایمقامیەت ڕێگەیەکیان تاقی کردەوە بۆ کۆنتڕۆڵکردنی سەگی بەڕەڵا کە بووە مای نیگەرانی ڕێکخراوەکانی بواری ئاژەڵان چونکە لیژنەکان هەر سەگێکیان ببینایە ڕاستەخۆ بە تاپڕ کۆتاییان بە ژیانی دەهێنا لە سلێمانی گربوونەوەیەکی ناڕزایی دژی ئەو کارە ئەنجام درا و ڕایانگەیاند ئەوە چارەسەر نییە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئاژەڵی بەڕەڵا بەڕاستی لەم چەند ڕۆژی ڕابردووە کارێکی زۆر قێزەون کراوە کە بەرامبەر سەگ و پشی لە بێلانەکان بە تایبەتی لە شاری کەرکووک کە نازانم چۆن ئاینی چەکی لە جۆری تاپڕ لە کام سیستمی سەربازیە بەکار دەهێنرێت بۆ هیچ بوارێکتر بەڵام ئێمە بەکاری هێنین ئەندامێکی قایمقامەتی کەرکووک بەکاری هێنێ بۆ کوشتنی سەگ و پشی لە بێلانەکان بەڕاستی من لێرەوە داوایەک بەرزەکەمەوە بۆ بەڕێز قایمقامەتی کەرکووک بۆ سەرجەم پارێزگاکان بۆ حکوومەتی عێراقی کە ئەم کوشتارگەی سەگانە ڕابگرین کە بە شێوەیەکی زۆر درڕندانە ئەم سەگ و پشیلانە دەکوژرێن و لە ناو دەبرێن دەرمان خوارد دەکرێن بەڕاستی ئێمە ڕێکخراوەکان هیلاک بووین ئێمە وەکو ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ ئیدانەی ئەو کارە قێزەو ناکەن کە لە پارێزگای کەرکووک ئەو سەگانیان کۆمەڵکوش کردووە بەڕاستی کارێکی زۆر قێزەونە داواکەین لە حکوومەتی عێراقی کۆتایی بەو کارە قێزەو نەبێنێ دووبارە نەبێتەوە ئەم ڕێکخرا و ئاژەڵ دۆستانەی لە بەردەمباخی گشتی سلێمانی گرتبوونەتەوە ڕێگە چارەیەکیان پێبوو بۆ کۆنتڕۆڵکردنی ئاژەڵی بەڕەڵاو لە سلێمانی چەند وەختە ئەم ڕێگەیە پەیڕەو دەکرێت ئەویش لێدانی دەرزی نەزۆکیە لە سەگەکان و بە ڕێگەیەکی باشی دەزانن بۆ کۆتایی هێنان بەم دیاردەیە وەکو ڕێکخراوی پاکۆوە خەڵکی تریش بەڕاستی دەستمان کردو بە
ئەنجامدانی چارەسەرە ڕاستەکە کە نەزۆکردنی ئەم سەگانەیە سەگێک لە ساڵێکە دوو جار بێچووە بێ هەر جارێکە توانێت 8 بۆ 12 بێچووی ببێ لەبەرەوە تۆ بە نەزۆکردنیان بە چارەسەرە ڕاستەکە بەڕاستی تۆ ئەتوانی سنوورێک دابنی بۆم کێشەیە و کۆمەڵگەیەک دروستکەی کە بەڕاستی کۆمەڵگەیەکی ژیان دۆست بێ کۆمەڵگەیەک بێ احترامی ڕۆح لەبەرەکانی ناوخۆی بگرێت و لە هەمان کاتیشا بەرەو کۆمەڵگەیەک بڕۆین کە کۆمەڵگەیەکی ناتون دوتیش بێ و هەموو بەیەکەوە بتوانین بژین. سەگی بەڕەڵا لە نێو کوچە و کۆڵانەکانی شار بۆتە گرفتێکی سەرەکی بۆ هاوڵاتیان زۆربیان پەلەماری منداڵ و تەنانەت کەسانی گەورەش دەدەن بە کۆمەڵ لە نێو کوچە و کۆڵانەکان دەگەڕێن و زۆر جاریش لە نێو کۆڵانەکاندا زاوزێ دەکەن هەرچەندە بڕیار بوو شەڵتەرێکی دەڵدەدان بۆ ئاژەڵە بەڕەڵاکان لە سلێمانی دروست بکرێت و بۆ ئەو مەبەستەش زەوی بۆ تەرخان کرا بەڵام قەیرانی دارایی کارەکانی وەستاند و تا ئێستا ئەو ئاژەڵانە نازانن ڕوو لەکوێ بکەن تا خواردن و شوێنی حەوانەوەیان دەست بکەوێت. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاتان لەبێ ئازان قسە دەکەین لەسەر کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانە بە میوانداری زۆر بەڕێز کاک هەژار عەلی سەرۆکی ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ. کاک هەژار زۆر بەخێر بیت. زۆر سپاس. بەخێر بێخ. کەمپینەکەتان بە ناوی پاراستنی یا خۆت پاراستنی ئاژەڵانی بێلانەیە ئەگەر باسمان بۆ بکەیت کەمپینەکەتان بە چه هۆکارێک وای کرد کە ئەم کەمپینە ڕابگەێنن کەمپینەکەتان ئامانجی لە چیە وەروەها تاکەی بەردەوامە بێت. کەمپینەکەیمە لەوە کاگمیران ئەم کەمپینی ڕاگەیان لەوە کە سەرچاوی کە لە پارێزگای کەرکووک زۆر بە شێوەیەکی ناشرین بە شێوەیەکی هەڕەمەکی گەوتنەگیانی ئەو هەموو ئاژەڵی کە لە ناو شاری کەرکووکایە بە سلاحی تاپەر ینی بەرچاوی ئەو خەڵکەوە قەتڵ و عام مەکرێن. زۆر باشە کەمپینەکە ئەتانەوێت بە تایبەت ئێستا بە من لە پارێزگای سلێمانی پێوانی سنووری جوگرافیایی کەمپینەکە زیاتر ئیشەکەتان لێرەیە ئەتانەوێت چی بکەن ینی لەم کەمپینە ئامانجتان چییە ئەو ئاژەڵانەی لە ناو شار لە سەگ و پشی لە کۆ بکرێنەوە یان ڕێکارەکانی کەمکردنەوەیان قانونی بێ بابەتەکە زیاتر کەمپینەکە ئامانجەکانی خۆی ڕگانی ئەو کەمپینە بۆ شارکردنەوەی خەڵکە هەم بۆ ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەندیدارە بە تایبەتی پارێزگای کەرکووک بۆ نمونە لە سنووری شنگال 500 سەگی کە دەرمان خوارد کران لە کفری لە کەلەرانی ئەم کارە بەردەوامە بەڵام ئەوەی کە مای نیگەرانیە بۆ ئێمە ئەمە چارەسەرنی یعنی ئەمە قێزەوەنترین چارەسەرە کە حکوومەت و لایەنی بەرپرس بەکارێنێ مەبەست ئێمە لەم کەمپینە ئەوەیە کە چارەسەرێکی دروست و ڕێگەچارێکی چاکتر و باشترەیە کە بگرنە بەر کەمپینەکەی مەش ئەوەیە هۆکارێک ئامانجی کەمپینەکە ئەوەیە کە کۆتایی بەم کارە بێنین شارەوانی هەستێ بە ئەرکی خۆی پەناگایکیان بۆ دروستکە شەڵدەرێکیان بۆ دروستکە لەگەڵ وەزارەتی تەندروستیە ڤێتەرنری هەبێت تایبەت بەو سەگانەی کە نەزۆکە کرێن تر بەم شێوازە چەند ساڵێک کۆتایی بەم زۆری سەگە و بەم زۆری وەزایەنێکە خەڵک خەڵکی نیگەران کردو واتە ئێوە لە شوێنێکە کۆیان دەکەن و شوێنێکیان بۆ دابینەکەن و ئەو دەرزیان بۆ بەکارێن لەگەڵیشیدا خواردن و شتیکیان دەدەنێت تاوەکو بمێنن یاخود چۆن پرۆسێ دەچێت بڕێوە. ئێمە داوامان لە پارێزگاری سلێمانی کرد چونە لای لەیلاخان جێگری پارێزگار داوامان کرد کە ئێمە وەکو ڕێکخراوێک ئامادەین یارمەتیان بین هاوکاریان بکەین ترەویش وتی ئەوە ئیشی شارەوانی یەکتای بۆ کردین چون بۆ شارەوانی ئەرزێکیان دابین کردووە کە ئەم ئەرزە تەلبەن بکرێ و ینی تر چاک بکرێ بۆ ئەو ئاژەڵانەی کە بێلانن ئەم ئاژەڵانەش بەڕاستی ینی تۆ کە شێڵدەری بۆ دروستەکەی ئەرکی قورسە خواردنی ئەوێ ئاوی ئەوێ کارەبا ئەوێ پاکردنەوەی ئەوێ ئەین چەند کەسێکی تایبەت بێ بەو ئیشە اینجا شێوازی ئەوەی کە بڵێن نەزۆکردنەکە ئەویش نەشتەرگەری بۆ کرێ بە دەرزی و بە حەب نیە نەشتەرگەریە تر تۆ کە نەشتەرگەری بۆکەی ئەبێ
ئەو پرۆسە خۆی ئەو ئەم دوو پرۆسە تەواوکەریەکە ئەگەر تۆ نەزۆکی بۆ نەکەی لە شوجگایگە کۆیکەیتەوە گەر 100 سەگ بێسێکی ساڵێکە بێ بە 200 ینی زۆر زۆرە بێت پێویستە کە تۆ نەزۆکی بکرێ اینجاگە ئەو شەڵدەرەشە بێ بۆی کە بەو شێوازە ئێستا لە کۆڵ لە کوچە کۆڵانەکانە نەبن بە قوربانی. بەڵام کاکەژار ینی ڕێکارەکان زۆرن سروشتی کوردستان سروشتێکی ئەتوانم بڵێم هەم دەشتاییمان هەیە چیامان هەیە بانمان هەیە ڕووبار سەرچاوەکانیەکان هەن ئەگەر وەکو ڕێکخراوێک ئێوە لەم کەمپینە ئیزافەیەک بکەن مەسەلەن حکوومەت هاوکارتان بێت تەواوی سەگەکان کۆکەنەوە بیانگەڕێنەوە بۆ سروشتیان بۆ دەرەوەی شارەکان بۆ ئیسە لە سنتەری شارەکان نەبن ینی ئەمەش ئەکرێ یاخود گرفتەیە سەگەکان دەگەڕێنەوە هەل نابێت. خۆی لە ڕاستیە سەگەکان جێگای ئێمە نەگرتو ئێمەین کە ڕۆشتوین ئەن جێگەکانی ئەوانمان داگیر کردووە بۆ نمونە دەیان گەڕێکی تازە هەیە دروست کراوە پێشتر چۆڵ بووە ئەو سەگانە لەیە بوون ئێستا مووی کراوە بە جێگای نیشتە جێبوون ئەو بچێوەکوێ ئەنی هیچ جێگای کەنە ڕووی تێ بکە تر مەجبورە لە ناو ماڵەکانە هەبێ ئەوانیشترە و خەڵکیش تۆی بینی ینی بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرین زۆر ینی دوورە لە هەموو باەکی ئینسانی ئێستا بۆ بە دیاردا هەڵەسن دایک و بێچوولەیەکەکەنەی بێچووی وای شیرە خۆرێ سیرەکەی 5 بێچۆ جوار بێچۆ چن لە جێگایی کە بەڕاڵایەکەنیان دایکەی لە دوورە خەنەوە بەڕاستیەوە شتێکی زۆر ناخۆشە کارە ساتە. زۆر باشە کاکەژار ئێوە ئەوەی کە دیار لە ناو شەقامەکاندا هەیەیان سەگەیان کەمتر بوون ئاژەڵی دیکە هەیەیان با بڵین پشیلە زۆر جارەوە لە ناو ماڵەکانوانە ئێوە تەنها کا لەسەر ئاژەڵی سەگ دەکەن یاخود ئاژەڵەکانی دیکەش ئەگەر ئاژەڵەکانی دیکە بێت ئەوان شوێنی جیاوازیان بۆ دروست دەکەن. ئێمە کوڕێکخراوی دۆستانی ئاژەڵ لە مێرولەیەکەوە تاگاتە بۆ نمونە زەرافەیەک و فیلێکە گەورەترین ئاژەڵە ئێمە لە خەمی هەموو ئاژەڵەکەین تر نەک بڵێن بەستابێت بێ بە سەگ یا پشیلە بەڵام ئەوەی کە لەم ڕۆژەیە بووە بە جێگای باس و تۆزی خەڵکی نیگەران کردووە سەگە ئەگینا تەواوی ئاژەڵانی کەش مافی خۆیان هەیە پێویستە بپارێزرێن پێویستە بۆ نمونە ئێستا لە گەرمیان وشکە ساڵیە ئاسکی لێ لە تیوناخ کوێر بووە ینی پێویستە مشهوری ئەوانەش بخۆین ئێمە هەوڵمان ناوی ینی ئەوان بۆ دابین بکرێ خەم لەوانەشە خۆین تەنها لە ناو پارێزگای سلێمانی نییە و شوێنەکانی دیکەش دەتوانن چالاکی ئەنجام بدەن. بەڵێ ئێمە بێ سنوورێتتر لە هەر جێگایك بێ سلێمانی بێ گەرمیان بێ شارە سوور بێ هەر جێگاک بێ ئێمە کاکەژار من دەمەوێت وەڵامی و پرسیارە وەرگرمەوە ئەگەر ئێستا شارەوانی سلێمانی تەواوی سەگەکانی ناو شار کۆ بکاتەوە بگرێ بە هەر هۆکارێک بێت بچێت لە دەرەوەی شار لە بوون لە ناوچەی قەرەداغ لە ناوچەی شار باژێر لە ناوچەیەکی سروشتی سەخت ئیتر لەو شاق و کێوە بەرەڵایان کە سەگەکان لەوێ ئەژین لەو ئەو سروشتە ئەوەندە ئیمکانیاتی هەیە و سەگانە بژێنە یاخود لەوێ هەمووی مردار دەبێتەوە و لە ناو دەچێت. خۆی سروشتی سەگ کێوی نییە لە شاخ لێ بژی لەوێ ناژی سروشتی سەگ وایە هەمیشە نزیکی ئینسانە حەزەکە لە نزیکی ئینسان بژی ئێستا تۆ بیبێ بۆ شاخ حەزەکەی 100 دانە بەرە لە شوێنێکی چۆڵا بەڕڵایکە دوای یەک دوو ڕۆژێنەوە بۆ ئاوەدانی هەنی ئەوە سروشتی خۆیانە ئەوە خی گەڕوا دروستی کردوون. زۆر باش ئیکواتە ڕێگە چارە زانستیەکان قانونیەکان چکە بەداخەوە پێوان بێ باستمان لەوەش کرد کە پێشتر پێشبەرنامەکە بە پێی قانونی عێراقی هەتا قەتڵ و عامکردنی سەگەکان لە هەنێک قۆناغا ڕێگە پێدراوە گەر ئاماژێکیش بۆ بکەیت. بەڵێ ئەوە یاسای عێراقی ڕێگای بەودا وەڵا گەرە چ کاتێک هەرچی ئاژەڵێک بۆ مای مەترسی بۆ سەر ژیانی مرۆڤەکان ئەتوانن لە ناوێن بەرن بەڵام ینی تۆ کۆمەڵی دیاردە هەیە ئێ باشە بۆ یاسایەک نییە بۆی کە کاتێک کە یاسایەک دانرێ بۆی کە بوو بمایە مەترسی بۆ سەر مرۆڤ بکوژێن و یا قەتڵام بگرێن ئەی ئێمە ڤیددیۆ بینین سەگ ینی بەسراوەت و ئەی سووتێنن ڤیددیۆمان بینیەوە سەگ بە دوای سیارە ڕاکێشرێ دەیان ڤیددیۆی کە هەیە کە سەیەکەی گوێ بڕن کلیکێ بڕن ینی زۆر ناژە ینی پێویست ئەو یاساشە بێت ئێمە بەڵێ کاکەژار هاوشانیەوەی کە ئێوە شوێنیان بۆ دابین دەکەن و خواردنیان بۆ دابین دەکەن هۆشیاری وعی خەڵک تا چەند کاریگەری دەکەێتە سەرەوەی کە مرۆڤەکان ئاژەڵ دۆست بن و ئێوە چۆن کار لەسەرەوە دەکەن کە هۆشیاری لە نێو خەڵکدا بڵاوکەنەوە کە ئازاری ئاژەڵەکان نەدەن. خۆی ئەم ئیشەیەمە کەیکەین ئاژەڵ دۆستی ینی بەڕاستی زۆر قورسەوە ئێمە
کۆمەلگای ئێمە بەڕاستی هێشتا ماوێتی کە لەوە بگا ئاژەڵ دۆستی بەس ئەوە نیە ینی گروپێک بێ یا ڕێکخراوێک بێ پێویستە تەواوی مرۆڤەکان ئاژەڵ دۆست بن بۆچی ئێمە کە ئاژەڵ دۆست بووین یعنی وا لەنەوەی داهاتوومانەکەین کە وڵاتیان خۆش بوێ ژینگیان خۆش بوێ تونگوتیش دەرنەچن بۆ نمونە ئێستا تۆ چی سەیەکەی لە دوکانێکە دوکانێکی ئەمایکە مریشکە فرۆشێ ئەنی کەسێک لەوێ ئەو مریشکە سەرە بڕێ و پاگیکە تەمەنی 12 ساڵ 13 ساڵە ئەنی لەو تەمەنیا سەرەکەی ئەو هەموو خوێنە و ڕۆژانە ینی ئەمە دووبارە کاتەوە وای لێ کە گەورە بوو ئەنی خوێنی ئینسانێکیش بڕژێ زۆر ئاسایە بەلایەوە ڕادێ لەسەرەوەی کە لەسەر خوێن ڕشتن بۆ نمونە ئەمەی کە لە کەرکووک کرا بۆ شێوە بە تاپڕ لەبەر چاوی مناڵ ینی بۆ داهاتوو زۆر کێشێت و سەرەکەی نەوەی داهاتوو ئاسایی بە بەلایەوە خوێن بڕژێ ئاسایی بە بەلایەوە کە قەتڵ عام بکە زۆر ڕاستە کەواتە کاکەژار وەکو سەرۆکی ڕێکخراوێکەوە ئامانجتان دۆستایەتیە لەگەڵ ئاژەڵە ئەو وڵاتە پێشکەوتوانە یاخود وڵاتانی جیهانی یەکەم کە حاڵەتێک دێتە پێشەوە ڕێژەی کۆمەڵێک ئاژەڵی کێوی یاخود بێلانە لە ناو شارەکان و سنتەری شارەکان زیادە بن ئەو ڕێکارانە چین ئەوان دێگرنە بەر بۆ کۆنتترۆلکردنی یاخود کەمکردنەوەی یاخود زۆر ئەوەی نەبنەوە کاری زعجی بۆ کۆمەلگایانی چی ئەگرنە بەر ئەمان بۆ باوەڕ ناکەم وەکوێم بە تاپڕبیان کوژن بەڵێ خۆی وڵاتان و ینی تۆ ئێستا گەرێمە مقارنەکەی لەگەڵ وڵاتێکی بەریتانیا ئەڵمانیا وڵاتی فەڕەنسا هەم ژینگەکەمان هەم خەڵکەکەمان هەم عرفعاتمان فەرق و جیاوازی زۆر زۆرە ئەوەی کە لە دینی ئیسلامە ینی ئێمە باوەکو موسڵمانە قسەکەین ئەوەی کە لە دینی ئیسلامە ئەو ڕێزێک کە لە ئاژەڵ گیراوە لە هیچ جێگای کە لە ئاژەڵ نەگیراوە من دەیان ڤیدۆم بینیوە لە ئەوروپا بۆ نمونە ینی بە شێوەیەکی زۆر ناشرین قەتڵ عامیانەکەن ئەوە نییە کە لەسەر شاشە خەڵکی بینێەوە کە ڕێکلامی بووەکەن بەڵام ئێمە گەر وەکو موسڵمان وەکو تاکێکی کورد هەسکۆتیان لەگەڵا بکەین زۆر لەوان باشترە بین بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی نعلەتی خوا لەو کەسەی کە ناوچاوی گوێدرێژێک داغ دەکا نەهی کردو لەوەی کە لە دەموچاوی هیچ ئاژەڵێک بدرێ نەهی کردو لەوەی کە مژدەی بەهشتی داوە بە کە تینوێتی سەگێکی ینی شکاندووە ئەمانە هەمووی نەهی کردو لەوەی کە لە جنێو بە هیچ ئاژەڵێک بدرێتتر هەرچی پەلەوەەر بێ هەرچی ئین بێ بۆ نمونە ئەڵێ ئافرەتێک پشیلێک ئەکاتە ژوورێکە و دەگای لەسەر داخە خوای گەورە ئەو ئافرەتە ئەخاتە جەهەنەمەوە لەبەرەوەی کە ئەم تاوانی کردووە یعنی ئەمە وەکو تاکێکی کورد وەکو مسلمانێک ئەتوانین زۆر لەوان باشتر بین ئەتوانین زۆر لەوان چاکتر ڕینکەین بەڕاستی ئەی بۆ نایکەین ینی بۆ چاکتر نین قەیامەکەمان بە باشی نەگرتووە یا لێی تێ نەگەیشتوین کێشەکە لە چیایە کێشەکەی کە ئەستی ئاگایی باش نییە ینی بە تاوان حسابی ناکاتەوەی کە ئەنجامی دەدات بەڵێ بەڵێ تۆ گەر تاوانێکی کاتێک بەرامبەر بە هەرچی ئاژەڵێک بە وشێرانە بەیانی بە ئاگایە و بیری لێکەرەوە ئەبێ ئەو ئاژەڵێک کە تۆ تاوانەی بەرامبەرەکەی چی ئازاری هەبێ ینی خۆت بەرە جێگای ئەو ئاژەڵە بڵێ ئێسەمر بەم ئەو ئازارمە بێ ینی چۆن بێ حاڵم ئیتر ئینسانە کە وا بیری کردەوە تاوانەکە ناکە بەڵام بەداخەوانی بیری ناکرێتەوە ینی هەر هەڕەمە کێشتەکە زۆر باشەکە گەشار ئەگەر باز لە کەمپینەکە بکەین ماوەی چەند دەخایەنێت و چۆنێتی دەستپێکردنی کەمپینەکەتان چۆن دەبێت واتە ئاژەڵەکان لە ناو شارە کۆ دەکەنەوە گەر باسی پێوەمان بۆ بکەین ئەم کەمپینەی کە ڕۆژی هەینی کرا ئەمە بۆی کە ڕێگا لە ئەو قەتڵ عام بگیرێت کە لە کەرکووک کراوە ینی ئامانجی سەرەکی کەمپینەکەەوە بوو وەکوی کە ئەم ئاژەڵانش لە ناو شار کۆ بکرێنەوە ئێمە زۆر دەمێکە سەروی سێ مانگە داوامان لە شارەوانی و پارێزگای سێمانی کردووە ئەوان ئەرزەی گیاندامی کردو بەڵام هیچی بۆ ناکەن ئەنی زۆر سستن زۆر خاون زۆر باشە کەواتە لەو دەرفەتەکەمەی ماومانە کاک هەژار پەیامت بۆ هاوڵاتیان بۆ ئەوانەی لە گەڕەکەکانە ژین چۆنێتی مامەڵەیان لەگەڵ سەگێک کەی بینن ڕەنگە ئیدی پێیان وابێ ئەمە ئاژەڵێکی زۆر خراپ و مەترسیدار ڕەنگە واش نەبێت بۆ لایانی پیۆنیدارەکان بۆ ڕێکخراوەکانی هاوپیشە و هاوکارتان کەوا بەگشتی چی بکرێت ئێمە بتوانین مامەڵەیەکی جوانتر لەگەڵ تەواوی ئاژەڵان بەگشتی وەر بە تایبەتیش کە سەگ زیاتر تێکەڵ لەگەڵ مرۆڤەکان لە ناو شارەکانەژی پەیامی من ئەوەیە بۆ هاوڵاتیان
ئەو ئاژەڵەش وەکو تۆ مافی هەیە لەسرە مەرزە بژی تۆ کە ناتوانانی یارمەتیبەی ئازاری مەیە اینجا بۆ نمونەوەی کە باسەکرێت لەم ڕۆژانەیە سەگ یعنی سەگ چی لە تۆ کردووە نە ئەرزی لێ داگیر کردووی نە ساری لێ زەوت کردووی نە پارەی لێ سندووی نە خانووی لێ داگیر کردووی یعنی ئەوەی کە پێویستە هاوڵاتیان نەوەکانیان فێرکن کە ئازاری ئاژەڵ نەیەن چونکە کە ئازاری ئاژەڵیانە دڵنیا بن لە داهاتوە ئازاری ئینسانەکانی شەیەن بۆ هاوپیشەکانمانەوەی کە ئاژەڵ دۆستن من پیان ئەڵێم کۆڵ نەیەن بەردەوام بن لەسەر ئەم کارێکە کردویانە چونکە بەڕاستی هەموو ئیشێک کە تۆ ئامانجێکی گەورە و جوانتە بوو ئەنی پێویستی بکاتەوە پێویستی بۆیە کە لەگەڵای بڕێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاگەژار عەلی سەرۆکی ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ سپاس کە میوانی بەرنامەکە مابوو زۆر سپاس کاگەژاریان لەم دەرفەتە لەگەڵ ماوەی هێشتا ساڕێ ماندوو نەبن زۆر سپاس بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم دانیار بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆ پەیامی ڕۆژمان پێشکەشکردن وێ دەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەر لە خۆشی و شادیدا بن خواتان لەگەڵ